ئازیزانمان لا هەرجێکن سڵایمەتان لێبێ بەیانیتان باش بێ بۆ هیوای نەمولایەکتان لەر ساق و تەندروست باش بن. خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵە بڕگۆ بابەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیوای تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سوود لا بڕگۆ بابەتەکانمان ببینن. خۆشەویستان بۆ ئەمڕۆژمان دوو تەوری سەرکیمان بۆ ئامادە کردوون. لا تەوریەکەم و سەرتاماندا باز لە ڕێگەوبانەکانی دەرەوەی شار ئەکەین بزانین کە ئاستی خزمەتگوزاریەکان لا ڕێگەوبانەکانی دەرەوەی شار لە چ ئاستێکدا و لە هەمان کاتیشدا کێشەی ڕێگەوبانەکانی دەرەوەی شار چۆنن و لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە بەڕێوەبەرایەتی پاراستن و چاکردنەوەی ڕێگەوبانەکانی دەرەوەی سلێمانی تا چەند کۆنتاکتیان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتەکانی تر بۆ ئەوەی کە بتوانن ئەو کێشانەی کە هەیە چارەسەری بکەن لە هەمان کاتیشدا تا چەند ئەو ڕوودا و هاتوچۆیانی کە هەیە ئێمە ڕۆژانە سەردانی قەزا و ناحیەکانی دەرەوەی شارەکەین ئەم ڕێگەوبانانە بوونەتە هۆکار بۆ دروستبوون و زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ. ئەمە تەوەریەکەمان دووە چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا باس لە وەرگرتنی خوێندکاران ئەکەین لە زانکۆپەی مانگاکانی هەرێمی کوردستان. بزانین لەم ساڵدا چەند خوێندکار وەرگیراون لە زانکۆپەی مانگاکان و چەند خوێندکار هەن لە ئێستادا ناویان نەهاتەوە خوێندکارانی کە ئەیانەوێت بەشەکانیان بگۆڕن پێویستە چی بکەن و لەمان کاتیشدا باس لەو خوێندکارانە ئەکەین کە بە پاراڵێل لە زانکۆپەی مانگاکان وەرگیراون ئەوان پێویستە چی بکەن لە هەمان کاتیشدا ئامادەکاری زانکۆپەی مانگاکان بۆ ئەم ساڵی خوێندن چۆن ئەبێت ئەگەر هاتوو دەوامی ئەم ساڵ دەستی پێکردەوە. ئەمە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بڕگۆ بابەتەکانمان ببین. بەڵێ ئازیزانم ئێستاش فیچەرێکمان هەیە بابێکەوە بینەری بین و دواتر بەردەوام ببین. ئەم کاتان باش لە پارێزگای کەرکووکم ئەو پارێزگای کە خێر و بەرەکەتێکی گەورەی بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی عێراق هەیە، بەڵام کەرکووکیەکان گلەییان لە ژینگە و کەمی ڕێژەی سەوزایی پارێزگاکەیان هەیە. بەپێی ستانداری جیهانی نابێت ڕووبەری سەوزایی هەموو شارێک لە سەدا 15 کەمتر بێت. شارەوانی کەرکووک دەڵێن ڕووبەری سەوزایی شارەکەمان لە سەدا 5 بۆ لە سەدا 6. چالاکەوانەکانی بواری ژینگە گومانیان لەو داتای هەیە و دەڵێن ڕووبەرەکە لەوە کەمترە. لە ناو کەرکووک 184 پارک و 81 نێوانە شەقام هەیە. ڕووبەری ئەم پارک و نێوانە شەقامانە نزیکەی 2,500,000 مەتر دووجایە. هەندێک لە نێوانە شەقامەکان سەوز کراون. ئەم نێوانە شەقامەی پردی سێ لە ناو کەرکووک چیمەنی دەستکردی بۆ دانراوە. شارەوانی کەرکووک دەڵێ گرفتێکی گەورەمان هەیە لە نەبوونی پێداویستی و بودجەی پێویست و کارمەندی پێویست. بۆ بەشی باخچەکانمان تەنها 147 کرێکارمان هەیە. هەر کرێکارێک 6 دۆنم زەوی بەردەکەوێت بۆ ئەوەی خزمەتی بکات. بۆ ئەوەی بتوانین کارەکانمان بە تەواوی ڕاپەڕێنین پێویستیمان بە نزیکەی 1000 کارمەند هەیە. لە کەرکووک چەندین کارگە و بیر و پاڵاوگەی نەوت هەیە. بەپێی ستانداری جیهانی دەبوو لە پای پیسکردنی ژینگە هەندێک کاریشیان بۆ ژینگە بکردایە. ژینگە پارێزەکان دەڵێن کارەکانیان وەک پێویست نییە و هەندێکیشیان بەبێ فلتەر کار دەکەن.
گرفتێکی دیکەی ژینگە بۆ کەرکووچیەکان کۆبوونەوەی خۆڵ و خاشاکێکی زۆرە لە نێو کۆڵان و شەقامەکانی شارەکەدا. شارەوانی ئەو خۆڵ و خاشاکەشی کە کۆی دەکاتەوە بە شێوازێکی دروست لە ناو نابرێت. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ژینگەی کەرکووک لە ناو پارکی خەیام لە بەردەم قەڵای کەرکووک گفتوگۆ دەکەین لەگەڵ هەرێکە لە بەڕێزان فەرید و زەنگەنا سەرۆکی شارەوانی کەرکووک و شکۆفە محەممەد لێپرسراوی ناوەندی کەرکووکی کۆمەڵی کوردستانێکی سەوز. کاتان باش و بەخێر بن. زۆر سپاس. شکۆفە خان سەرەتا لەباتەوە دەست پێ بکەم. چ گرفتێکتان هەیە لە ژینگەی کەرکووک؟ دڵنیان لە ژینگەی کەرکووک؟ هیچ مەترسێکتان لێ لی؟ سەرەتا زۆر بەخێراتن سەرچاواناتن دیارەمە دەرفەتێکی زۆر باشە بۆی لە نزیکەوە بارودۆخی شاری کەرکووک بزانن بە تایبەتی لە ڕووی ژینگەیەوە. ڕێژەی پانتایی سەوزایی لەناو ئەم شارە زۆر کەمە. دیارە بەپێی داتای ڕێکخراوێکی ئەمریکی 3 ساڵێک بەر لە ئێستا ئەوان ئاماژەیان بۆ کردووە کە 0.99 بەڵام ئەمە چەند ساڵێکە بەسەر ئەو داتایە تێپەڕی کردووە. من لەم ساڵدا وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز کە بەشێک لە بەرپرسی دام و دەستگاکانی ناوشاری کەرکووک کە گۆڕاون بۆیە بە پێویستم زانی لە سەرەتاوە جارێکی تر لەگەڵ ئەوانەیە سەر لە نوێ من دەست بە کارەکانم کەمەوە چالەکیەکانمان پێویستمان بە داتاکان بوو بۆیە سەردانی چەند بەشێک لە دام و دەستگاکانی ناوشاری کەرکووکم کردووە بۆ ئەوەی داتایی تەندروستم لەبەردەست بێ. لە ئێستادایە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی شاری کەرکووک ئاماژە بەوە دەکەن ڕێژەی پانتایی سەوزایی لە سەدا 10 نزیک بۆتەوە واتە نەکرد بۆ چەقی شار بەڵکو بۆ هەموو قەزا و شار و گوندەکانی کە سەر بە پارێزگای شاری کەرکووکە. لەناو پارێزگاکە شارەوانی داتایکی دیکە هەیە دواتر پرسم لە کاک فەرێدون لەسەر ئەو داتای ئەوان ئێوە دەڵێن ئەوەندەیە نەگەشتۆتە لە سەدایەکیش بەڵام مەترسی لەسەر ژینگەی کەرکووک هەیە یعنی خەڵک دڵنیایە لە ژیان لێرە بۆ ژینگەکەی؟ نەخێر بەپێی ئەو بوو داتا و ئامارانەی کە ئێمەش دەستمانەکەوێت بە تایبەتی لە هەموو دام و دەستگاکان و خۆشمان کە ئێمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز کارەکەین لە ناو ئەم شارە وەکو پێویست ئێمە پانتایی سەوزاییمان لە ناو شارەکە نییە. ئەم شارە تەنیوە بە دووکەڵی کۆمپانیای نەوتی باکوور دیارە کۆمپانیای نەوتی باکوور دەوری شارەکەی گرتوۆتەوە ینی لە یەک شوێنەکان نییە لە چەند شوێنێک ئێمە گازی سروشتیمانەیە گۆگرتمانەیە لە ناو شارە کۆمپانیای کارگەی ئەهلیمان هەیە ئەوانە هەموو دووکەڵ ئەکەن بە ژینگەی شارەکەمانەیە بۆیە وەکو پێویست ڕەنگە بۆ باری ژیان لە ناو ئەم شانەیە شوێنێکی تەندروست نەبێت. درەختێکت هێناوە بۆی کە لێرە لە ناو کەرکووک خزمەت بکرێن و کاریان بۆ بکرێت چەند درەختت تێناوە چەندی گەشتوتە بەر بەپێی پێویست بۆ نەداوە بەلایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە بە شارەوانی بۆ زیاتر بە خەڵک بوتت پێت وتم بە کەسم یاوە زیاتر. دیارە من لە 2010 بەرپرسیارەتی ناوەندی کۆمەڵی کوردستانێکی سەوز لە کەرکووک لە ئەستۆی منابووە لەو کاتەوە ئێمە ڕەنگە چالەکیەکانمان زیاتر پەیوەندیمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی شارەوانی کەرکووک و ئەو دام و دەستگانی کە پەیوەندیدارن کارمان لەگەڵەواندا دەکرد بەشێک لە دارەکانی یاخود ئەو نەمامانی کە ئێمامان هێنا بۆ شاری کەرکووک لە ڕێگەی ئەوانەوە دەکرا بۆ ئەو شوێنانی کە ئەوان بەباشی دەزانن کە ڕەنگە لە ڕێگەی وان و دوایی متابعە بکرێ و ئاودێریەکەی گرنگتر بوو لە ڕواندنی نەمامەکان. بەڵام دوایی دیارە ئەم شارە کێشەی و ململانی سیاسی زۆرە بەڕێوەبەرەکانە گۆڕێن پەیتا ئێمە کە بدادا چونمان کردو کۆمەڵی کوردستانێکی سەوز بوو ئەو کارانی کە خۆمانێکین بۆ چالاکیەکانمان سیرمان کردووەکو پێویست ئەوان بایەخی پێنادەن خزمەتی ناکەن. ئەو نەمامانی کە دێنە ئێرە کە دایان ڕوێنن لێرە لە ساچەندیان بەردەوام دەبنیانی گەورە دەبن گەشە دەکەن. داتایەکت لایە بۆ بڵێ 50,000 نەمام هێناوە من ئەوەندەیان سەوز بۆ ویدامی پێدراوە. دیارە ئەمە لەو مێژۆی کە من باسم لێوە کرد هەتا ئێستا تا ئەمڕۆ من ڕێژەی 50,000 و زیاتر نەمامم هێناوە بۆ شاری کەرکووک و قەزا و ناحیەکانیش بەڵام زۆربەی ڕێژە زۆرەکەی بۆ ناو شاری کەرکووک بووە. ئەتوانم بڵێم لە 180 سەرکەوتوو بووینە لە 120 خەسارەتی هێناوە خۆی ئیدامە یاوە بەوانەیە خەڵکی بڵێ بەشێک لەوانە هەندێکی حکومت ئیدامەی کردووە ئێمە بێ ڕاستگۆ بین بەشێکی حکومت ئیدامەی کردووە بەشێک لە زەزرەوەسەتیەکان ڕەنگە نەمامی ئێمە بێ لەگەڵ شارەوانیایە کاتی خۆی ئەم نەمامانە ڕوێنراوە توانیویانەوان خزمەتی بکەن لەو کاتەیە ئێستا گەورە بوو نەگەشەیان کردووە بەڵام ئەمانی بەم دوایە بوو نەخێر ئەوانە هەمووی بەڕاستی خزمەت نەکراوە و وشکی هێناوە.
کاک فەریدون بڵێ ڕێژەی سەوزایی بۆ ئەوەندەکەمە لە ناو شاری کەرکووک ئێوە خۆتان بۆ خۆتان دەڵێن لە 5 بۆ لە 6 بەڵام ستاندەری جیهانی دەبێت لە 15 کەمتر نەبێت لە شارێکی وەکو کەرکووک کە ئەم نەوتە زۆرەی لێ دەردەهێنرێت ژینگەی پیس دەکرێت بەم هەموو کارگەیە کۆمەڵی گرفتی زۆری هەیە ئەمە زۆر گەڕین ئەمڕۆ لە کەرکووک و خەڵکی کەرکووکی شویان دەڵێن پارکێکی وەکو ئەم سەوزایەی کە ئێستا لە پارکی خەیامین نییە زۆر دەگمەن هەیە لە کەرکووکە. پێشێکی بە خێراتنتانەکەم بە خێراتنی کەناڵەکەتان و ئەو بینەرانەی کە بینەری کەناڵەکەتانن بە خێراتنی مامۆستا شکۆڤاکەم حەزەکەم لە پێشە ئەوە بڵێم بۆ ئەوەی کە هەر باسێکمان کرد بۆی بزانن کار و چالاکی من چی بووە و چی ئەبێت من ماوەی نزیکەی دەوری 9 مانگ بۆ 10 مانگ ئەبێ دەست بەکار بوومە لە وەکو بەڕێوەری شارەوانی طبعاً کێشە هەبووە من خۆم ناڕازیم لە لایەنی باخچەکان و باڵین سەوزایی ناوشار کەرکووک وەکو مامۆستا ئاماژەی پێکرد من لانی سیاسی زۆر لەسەر بووە بۆیە ئەو کێشانە هەروە بەرەو زیاد ڕۆشتووە کەمی نەکردووە ئەو ڕێژەی کە دراوە لە 5 بۆ 6 لە سەد لەلایەن بەشی باخچەکانی شارەوانیەوە تەبەنەوانیش داتایان حساباتیان کردووە ئێمە ئەوە بزانین ناو شار کەرکووک باڵین لە زمن تەسمیم ئەساسی شارە فەرقەکە لەوەی کە ئێستا ئەو زیادە ڕەوانی کە ڕۆژتۆ منطقەی عەشواییات نزیکەی 130 بۆ 140 کەرکووک ئەوەنی تر زیادی کرۆ بەو عەشواییاتانە ئەو جێگایانە هیچ شوێنێکیان نێڵاوەتەوە بۆ ئەوەی کە باخچەی تا دروست بکرێت ئەگەر مەجالمان هەبێت دروستی کەین چونکە ئێمەش گرفتمانەیە ئێمەش بەشی خۆمان ینی هۆی ئەو خزمەت نەکردنی باخچەکانیان دروست نەکردی باخچەکان ئەسبابی هەیە یەکێ لەوانە بۆ ئەم وەختی کە من باست بۆ ئەەکەم زۆر یەکێ لەو نقاتە زۆر گرنگەکان کە تۆ چەنەهای چەند ساڵە خەڵکی تەقاعد دەبێت لە شارەوانی بە تایبەتی ئەوانەی کە اختصاسیان لە باخچە شتە بووە یەک کەس ناتوانین تەعین بکەینەوە ئەمە یەک دووەم شت ئێمە کە من هاتم دەست بەکار بووم 600 کرێکاری عقدمان هەبوو لە باخچە ئیشە لە بواری بڵین سەوزایی ئیشانە کرد لە باخچە و جەزرەوەسەتەکان هەر 600یان بە یەک ئەمرێک لە ماڵ دانیشتن ئێمە ئەو کەسان حکوومەتی عێراقی گرێبەستەکانی هەڵۆشانەوە گرێبەستەکەی لە مەحافەزەوە بوو ئەو گرێبەستە بۆ باڵین تایبەت بوو بە بەشی باخچەکان 600 کەس بوون بە عەدەد هەر 600یان لە ماڵ دانیشتن کاتێک کە دانیشتونە لە کاتی مانگی بیدایەتی مانگی سێ گرفتی وە بزانم بودجەشتان هەیە و پێداویستیشتان بەڵێ من وەکو ئاماژەم پێدا ئێمە پێویستمان بە خەڵکی ئەوەیە کە تەعین بکرێت لە جێ ئەوانەی کە تەقاعد دەبن لە گرافیکەکەش ئاماژەم پێیاوە کە نزیکەی 1000 کرێکارتان دەوێت بەشی باخچەکانی خۆتان کەمترینشت 1000مان هەیە ئێمە ئێستا بەس بۆ ئەوی کە ئاماژەی پێ بدەم 57 کارمەندی دائیمانەیە لە بەشی باخچەکان کە مدیرەکەیەتی و باڵین مهندسەکان و ئیداریەکان لەبەر کات مەبەستم پرسیارەکە بەشەکانی تریشگا جگە لە توانای مرۆیی چ گرفتێکی دیکەتان هەیە ئێوە ناتوانن ئەم باخچانە سەوز بکەن جەزرەوەسەتیەکان سەوزکەن ڕێژەی سەوزایی زیاد بکەن لە ناو کەرکووک یەکێ لە گرفتەکان ئەوانەیە کە ئێمە ئاو ناتوانین بگەینە زۆر ئەو جێگایانە بۆ نمونە منطقەی لای ئیسکان و ڕەحیماوە ئەوانە ئێمە چەند جار بیریشمان هەڵکەنەوە لەوێ فەشەری هێناوە بۆیە داوا کراوە پێشووی من چەند ساڵی پێشووی من کە بە طریقەی ناعور ئەوەی کە ئەسوڕێتەوە لە خاسەوە ئاو نەقڵکەن بۆ ئەو جێگایانە تەمان دیارە بەدوادواچوونیان بۆی نەکردو و ماوەتەوە ئەو مۆزوعە باڵین کاریان پێی نەکردووە کێشەی دووەم ئێمە کێشەی تەجاوزاتمان هەیە زۆری باخچەکانمان بۆ نمونە لە 140 بۆ 45 شوێنی باخچەکان تەجاوز کراوە کە دانراوە ببێتە باخچە بۆ باخچە استعمالی باخچەیە هەمووی تەجاوز کراوە ئەتر بە بەم فترەی کە 10 ساڵی پێش ئێستا تا ئێستا تەجاوز کراوە کە تۆ پارەیش نەبێ باخچە دروستکەم پارەم بۆ دانراوە بۆی باخچە دروستکەم ئەوە گرفتی گەورەمانە کە ناتوانین باخچە دروستکەین پارەی بۆ دانراوە ئەگە بودجێ بۆ پرۆژێداننی من بەچی دروستیکەم من باخچە و جەزرەوەسەتیەکانی خۆمانە ئێستا پێم بەخاوەن ناکرێت بەو عەدەدی کە هەیە شتی تازە چۆن بکەم خۆ باخچە دروستکردن وەکو پرۆژەیەک نییە دروستیکەی جێبێڵی ئەبێ ینی ئیشی تیا بکرێ ئیدامە بکرێ کاک فەریدون قسەی زیاترەکەینەوە چاپێکەوتنێکمان کردووە لەگەڵ
پسپۆڕێکی چالاکەوانێکی بواری ژینگە بە بینەری و چاوپێکەوتنەوە بین لەگەڵ ئەودا لە یەکێک لە پارکەکانی هەر ناو کەرکووک دواتر دەگەڕێنەوە بە درێژەتان بە گفتوگۆتمان. لە باخچەی چرۆین لە گەڕێکی ئیسکان لە ناو شاری کەرکووک لەگەڵ مامۆستا پۆڵا جەلال گفتوگۆ دەکەین لەسەر بواری ژینگەی کەرکووک و ئەم پارکەی کە دەبینین یەکێکە لە ناو پارکەکان وەکو سامپڵێک مامۆستاتوانی وەری بگرین. حاڵی پارکەکانی دیکەش ئەوە بە هەمان شێوەیە ینی ڕێژێکی سەوزایی کەمیان تێدایە خزمەتێکی وایان نییە. ڕەنگە ئێرە باشترین بێت ڕەنگە بچینە شوێنەکانی تر ئەو کات بڵێ جاخۆ دیوار بواە و بینا بواە باشتر وایە بەو شێوەیە بێ خزمەت گوزاری ئەبینی دارەکان وشکەوا بن و ئەو دارانی کە هەن بە جۆرێک لە جۆرەکان وەکو ئینسانێکەگە خۆی نەشووە و خۆی پاک نەکات و بە هەمان شێوەمانش خزمەت ناکرێن بە هیچ جۆرێ تر ئەگەنە حدێک و ئەمر باچینە سەرباسی ئامی ژینگەی کەرکووک تۆکو مامۆستایەکی زانکۆ لە هەمان کاریشە چالاکەوانێکی بواری ژینگەیت زۆرتان لەسەر ژینگە هەیە هەندێک کاریشتان بۆ ژینگەی شارەکە کردووە ترستان لە ژینگەی کەرکووک هەیە؟ کەرکووک ژینگەیەکی مەترسیدارە ئێستا بۆ ژیان لەبەرەوەی ڕێژەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە دەلیلە و بەڵگەیە لەسەرەوەی کەوا ئێمە لە حاڵێکی زۆر خراپین. وا کەرکووک دوو فاکتەری جیاوازی لەسرە لە چاو شارەکانی تری هەرێمی کوردستان و تا ڕادێک عێراقش. یەکێ لە فاکتەرەکان پاشماوەکانی جەنگە لە ناوچەکەیە لە بەروی ناوچەیەکی گەرمە دایمە کێشمەکێش و ناوچی جێناکۆک بۆ لە نێوان نەتەوەکان و لە نێوان وڵاتەکانیشە تا ڕادێک بۆیە تەراکومی حربیان ئاساوارەکانی لەسەر شارەکە بەجێما و کاریگەری لەسەر ژینگەکەمان دروست کردووە بەش جۆرێک ینی زۆر جیاوازتر لە شارەکانی تری عێراق. خاڵێکی تر کە گرنگە ئەوشیان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە شارێکی نەوتین کۆمپانیایی بەرهەمێنانی نەوت هەیە لەم شارەوە دەرهێنانی نەوت هەیە ڕاستە لە پێشووتدا لە ساڵی لە بیدایەتی دەرهێنانی نەوت کۆمپانیایی نەوتی باکوور کە تایبەتمەندە بە دەرهێنانی نەوت لە شاری کەرکووک گرێبەستەکەی لەگەڵ حکوومەتی عێراق کاتی خۆی بۆ جۆرە بووە کە بە جۆری دەرهێنانی نەوت و لەگەڵ هەر بەرمیل نەوتێ لە دەرهێنانی نەوت پێویستە ڕێژەیەک لە سەوزایی لە شارەکە دروستکە بۆ هاوسەنگکردنەوەی باری ژینگەی شارەکە. بەڵام لە دوای کۆماری عێراقیانی کە دروست بوو لە ساڵی شەستەکان بە تایبەت دوای ئەوی حزبی بەعس دەسەڵاتی گردە دەست و دوایی لە هەفتەکان بۆ لاوە دەستی پێکرد ڕایگرت ئەم پرۆژەی ڕاوەستا هەتا هەشتاکان دوای حربی عێراق ئێران دروست بوو ئەو کات بەرەو دووە ڕۆی و داربڕینەوە و حەسار و ئەم شتانە وای لێ کرد ئێستا لە حاڵێکی زۆر خراپ جگە لە کۆمپانیای نەوتی باکوور کارگەکانی دیکە کار بۆ دەرهێنانی نەوت دەکەن ئەمانە گرفتی ژینگەییان بۆ دروست کردوون ینی بێگومان گرفتی ژینگەی دروست ئەەکەم بەڵام لە بەرامبەر ئەوە پرۆژەی ژینگەیان ئەنجام داوە بۆتان خۆی لە ڕاستیە هەموو کارگەی کە دروست دەکرێت چەند مەرجێک و چەند ڕێنمایەکەیە لەگەڵای ئەبێ جێبەجێکە حکوومەتی عێراق مەرجەکانی باشن خراپ نین بەڵام هەرێمی کوردستان باشترە لێرانە ئەو مەرجانی کە هەن لە بەروی ئەو کارگانی لە شاری کەرکووکە هەن بەشێکی زۆری ڕێپێدراونی مۆڵەتی ڕسمیان نییە لە حکوومەتی عێراقەوە لە ژینگە و لە بازرگانی و لایەنە پەیوەندیدارەکانی ناو شارەکە و لە دەرۆش چۆن کارەکەن زۆریشن و کاریشەکەن و چکە شارەکە شارێکی گەرمەوە چینە سەر بابەتەکە هیچ کارێکیان بۆ ژینگە کردووە؟ نا هیچیان نەکردووە ناتوانم ینی بڵێم هیچیش ئەوە ڕێژەیە تەمان ئەوەی کە کردبێتیان بۆ خۆشیان نەکردەوە تەنانەت ئەو ڕێکارانی کە پێویستە بیگرنە بەر لەبارەی فلتەردانان بۆ کارگەکانیان و کۆمەڵێک ڕێنمایە جێبەجێکم بۆی ژینگە بەو جۆرە پیس نەبێ وانەشیان نەکردەوە. ئێستا قسێکمان کرد پێشووتر ترسی بە بیابابوون هەیە لە کەرکووک یا کەرکووک بە بیابان بووە. ساڵی 2010 مؤتەمەرێکرا لە بەغا لەسەر ژینگە و بە بیابانبوونی ناوچەکانی عێراق ئەم ناوچەی ئێمە بە ناوچێکی مەترسیدار لە قەڵەمدرا ساڵی 2012 بەڵام ئێستا مەترسیدار نییە ئێستا بە فعلی تەطبیق بوو سەد بە بیابان بووە لەبەروی بیابان بوون کۆمەڵک ڕێکاری هەیە کە ئاگاتەوە حەدە ئێمە ڕێژی سەوزایی لە شارەکەیە ئاستی گەشەی شارەکە گەیوەتە ژێر سفر ینی لە 20 ساڵی دوای پرۆسی ئازادی عێراقەوە تا ئێستاکانە هیچ حیزامێ دروست نەکراوە لە سەوزایی هیچ ناوچەیەکی سەوزایی بە شێوەیەکی پراکتیکی نەکراوەتە جێبەجێکردنەوە تەنها ئەوەی کە هەیە دبزە ئەو کاتمان کەمە ببوورە وەکو چالاکەوانێکی بواری ژینگەوە زۆر قسەت لەسەر کردو و خۆشت
دەرچی کۆلیژی کشت و کاڵی کە بەشێک لە کارەکەتان وە ماستەریش تەواو کردو بەشێک لە کارەکەتان سەر ژینگەیە ئێستا بە پەپرسانی کەرکووک ڕوت لێیان بێت چیان پێ دەڵێ بۆ ئەوەی کە گرنگی بە ژینگەی کەرکووک بە چی بکرێت بۆ ژینگەی کەرکووک تەنها ئەوەی کە پرۆژەیەکەکەن بیر لەوە بکەن و بەردەوام بێت ئەوە زۆر گرنگە ینی نەک ئێمڕۆدارێ بچێنیت بڵێ تەواوی ترخوای باتەڕێەوە ئەوە یەکێکە لە خاڵە گرنگەکان ئەوە ئەساسی ئیشەکەمانە پاشان ئەبێ ئەو ناوچانی کە هەڵە بژێردرێن بۆ دروستکردنی سەوزایی ئەبێ میکانیزمێک هەبێ بۆ ئەوەی کەەوە با بڵێن هەموو سێکتەرەکانی خزمەت گوزاریەکانی تیا جێبەجێ بکرێت بتوانرێت بە بەردەوام بێنەوە بەسەری بکەنەوە ئاگاداری بن پێویستان بەوە نییە پارکی زۆر گەورەترتان بۆ بکرێ ڕێژەی سەوزایی زیاتر بێ دارستانتان بۆ دەستکرێ حیزامی سەوزایی بۆ دەوروبەری کەرکووک ئەوانە کە زۆر پێویستن هەرنین ینی ئەوە نەبێ بڵێ وڵا پارک دروستکرا ئەم پارکانەی کە هەن ئەمانە هەموو بازرگانین هەموو کۆشکی تایە و هەموو بۆ بابەتی بازرگانیە پارک نا بەو جۆرە پارکێ وەکو هەواری شار کە لە سلێمانی هەیە پێویستان بە پارکێکی ئەو هەیە پارکێ وەکویکەوە لە شارەکانی وەکو هەولێر و ئەوانی تر هەیە وەکو چاویلان لە سلێمانی ئەمانە پارکن ڕاستە ئەوە بازرگانیە بەڵام لەگەڵیشە ڕێژەی سەوزایی ڕەچاو کراوە بەڵام پارکی هەواری شار نمونەیەکە لە زیادکردنی ڕێژەی سەوزایی لە شارەکە پێویستمان بەشتی ئاو هەیە بەڵام لەو شارەیە تەنانەت هیچ پرۆژێکی دروستکردنی باخچە و حوانەی خەڵکی نەکراوە ئەسەن سیاجەکرێ خەڵک بە پارا چێتە ژوورەوە وەکو دوو لە ڕوویەوە بڵێ حیواناتە بەداخەوە زۆر سپاس بەڕێز مامۆستا پۆڵا جەلال مامۆستای زانکۆ و چالاکەوانی بواری ژینگە سپاس دەکەم کاک فەریدون ئەو چاوپێکەوتنەی کە بینیمان لەگەڵ ئەو چالاکەوانی بواری ژینگە خۆی مامۆستای زانکۆشە دوو بابەتی خستە ڕوو یەک زۆربوونی ڕێژەی شێرپەنجە لە ناو کەرکووک لە هەمان کاتیشدا دەڵێت ئێمە نەک ئەوەی کە ترسی بە بیابان بوونمان هەیە بیابان بۆ کەرکووک ینی قسەی زۆرت کردووە لەسەرەوەی کە ئەم گرفتانەتان هەیە دەبێت بشی بە کورتی پێم بڵێ چیتان کردو بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە پەیوەندی ئێوە لەگەڵ محافظ چۆنە بۆ ئەوەی بودجەتان بۆ دابین کا لەگەڵ وەزارەتی شارەوانی حکوومەتی عێراقی ئەو هۆیە ئەگەڕێتەوە بۆ بە تایبەتی لە کەرکووک بۆ شەریکەی نەوت کەرکووک بەداخەوە شەریکەی نەوت بەس دووکەڵەکەی بەشی خەڵکی کەرکووکە باشە بەڵام بەپێی یاسا دەبێت شەریکەی نەوت چەند زیان بەژینگەیە گەیەنی هەندە پرۆژە ئەنجام بدا سوودی پێبگەێنێ ئەو داوتان نەکردو لەم حافظێت هەندێک پرۆژەی ژینگەیتان بۆ ئەنجام بدات ئەکی داوامان کردەوە لە 2012 بۆ 14 چەند نمونەیەکمانەیە بۆ نمونە باخچەی پەپولە هەیە ڕێگای مەدخەلی هەولێر ڕێگای لای هایستی ئەو منتخە و جادەی لای باڵین نادی واحد حوزەیرانەوە ئەوانە هەمووی لەسەر ئەستو ئەوان کردویانە باڵێن ئەوان پاریان بۆی تەرخان کردووە بەڵام دوای 2014 چەندجا داوامان کردووە بە هیچ شێوەیەک ڕێک نەکەوتنەوە من بە ئاشکراش بووم ڕێک نەکەوتنەکەی ئەمە ئەم کاتێک کە باڵێن من هاتوومە ئەگەڕێتەوە بۆی ئەوان ئەڵێن ئێمە خۆمان پرۆژەکان خۆمان ئەنجامێدین ئەو پرۆژەیە ئەوەی کە ئەو ئێوێ ئەنجامیدا من ئەمەوێ سوود بگەێنمە ژینگە سەوزی زیادکەم باخچە زیادکەم ئەو بۆ ئەو پارێم بۆ مەبەستە ناداتە من استفادەی لێ بۆ چی ئەیکات ئەو لەوانەیە بۆ هەڵگرتنی بڵێن خۆڵ هەنێک خۆڵ خاشاک و هەنێک خۆیکی دیکە لە گرفتەکان خۆڵ و خاشاکە دواتر دێمە سەر ئەو بابەتە باسی سەوزاییەکەم بۆ نمونە سیاجی هەنێک جێگا کە بەبی ئارسی ئۆشتانە با بڵین جۆری پرۆژەکان بەدڵی ئێمە نییە و چۆن لەبێ بەدڵی ئەوان بێت کاکڕێوی جددینی لە مۆزوعەکە ئەوان بەدەم ئەڵێن بەڵام بە فعل ئیشەکەمان بۆ ناکەن باشە خۆ ئێستا پارێزگار تۆ نێوانتان نییە بۆچی پێ ناڵێ ئەم کارانتان بۆ ناکا بۆ بودجەتان بۆ دابین ناکا وەزارەتی شارەوانی بۆ بودجەتان بۆ دابین ناکە ئەخر کێشەکە لەوەیە کە من پارێزگار خۆش 600 کرێکاری لێم بڕیوە بڕۆم داوای چی لێ بکەم من پێی وتووە تۆ داوای سەوزایی شت لە منەکەی تۆ 600 کرێکار لە ماڵدا ئەنێ ئەکی بیانویسیە بیانوێ ئەڵێ من پارە بەش ئەو هینە هەر ئەوە ئەو باڵین پارەی کەدانراوە بەش ئەو نەمانجی کردو تاوە ناتوانم داواکەین لە بەغا بۆ چەند جاریش داوام کردووە لە بەغا کاتی حکوومەتی پێشوو حکوومەتی عادل عەبدولمەجید و حکوومەتی ئێستەیش من بە کتاب چەند جار خۆشم گۆشتومە بە دوادوچوونم بۆی کردووە بەڵام ئەوەی ڕاستیەکەی بێ حکوومەتی بەغا بە هیچ شێوەیەک لەگەڵ باڵین ئیش و کارەکانی شاری کەرکووک و باڵین شارەوانی بە هیچ شێوە هاوکارنی شکۆفەخان گرفتێکی دیکە ئەمە ناو کەرکووک زۆر گەڕین خۆڵ و خاشاکێکی زۆر لە ناو شەقامەکان کۆبوونەتەوە وەکو
ژینگە پارێزەکانیشەوە گلەیتان هەیە لەسەر ئەو خۆڵ و خاشاکەشی کە کۆ ئەکرێتەوە شێوازی لە ناوبردنەکەی شێوازێکی گونجاو نییە بۆ گرفتان چیە لەگەڵەوەیە؟ دیارە گرفتی تەنها ئێمە نیەوەکو ڕێکخراوە و گرفتی هەموو کۆمەڵانی خەڵکە لە ڕووی سیمای شارەوانیەوە شتێکی ناشرینە ئەو هەموو زبڵ و خاشاکە هەر کەسێکی میوانێکی نەوەسمەوەنیە کە لە ناو شارەکە کۆکراوەتەوە زانین کە دواتر پرسیاکە فەرەیدونەکە بۆ هەموو خۆڵ و خاشاکە ناو کەرکووکا کۆبووتەوە بەڵام شێوازی لە ناوبردنەکەی چی شێوازی لە ناوبردنەکەی شێوازێکی تەندروست نییە بۆ نمونە هەموو زبڵ و خاشاکی ئەم شارەکۆ دەکرێتەوە دەبدرێت لە سنووری چیمەن لە چاڵێکایە لەوێ ئەسووتێنرێ کە بە پێی یاساکانی ژینگە و بە پێی یاساکانی بواری تەندروستیش ئەوە لە بار نیە چکە جارێکی تر ئەوە جۆرە تخمێکی تێدایە ئەو زبڵ و خاشاکە ڕەنگە زەرزیانی هەبێ کەچێتەوە کەش و هەوای شارەکەمان لە ڕێگەی سووتاننەوە. زبڵ و خاشاکێکی ترمان هەیە ئێمە هینە خۆشخانەکانی ناو شاری کەرکووکە ئەوە بۆ خۆی زۆر مەترسیدارە هەموو نەخۆشخانەکانی شاری کەرکووک سێ جۆر سووتاندن یانەیە مەحرەقەیان هەیە مەفرەمەشیان هەیە. مەفرەمەکە چییە؟ ئەوانەی کە مەترسی زۆریان هەیە کە بە دکتۆرەکان کەرەسە و ئامانانی کە بەکارێنە لە نەشتەرگەری خۆیان هەوڵەدەن وردیکەن ینی ئەوە ئەوردی ئەکەنەوە و لە لای خۆیان و جارێکی تر لە ژێر خاچی ئەنێن. بەشێکی تر لەو کەرستانی کە بەکارێنن پێڵێن مەحرەقە ئەی سووتێنن. مەحرەقەکەش سێ جۆری هەیە هەندێک لە کەرستەکان کە ئەوانەی مایی مەترسیدارن کە ئەو ئامێرانن بۆ نەشتەرگەری بەکارێنن ئەوەش جارێکی تر ئەچێتەوە مەفرەمە ئینجاش ئەسووتێنرێتەوە. بەڵام وەکو پێویست کە تەمری سەحی پێڵین ئێمە لە ژێر خاکە تەقەت ناکرێ ناشاردرێتەوە هەندێک جار لێر و لەوێ فڕێدن ئەمە قسەی خۆیانە قسەی ئەوانە چەند جارێک ڕەنگە بەڕێوبەرایەتی ژینگەی شاری کەرکووک کتابی ئاراستەیان کردووە کە چۆن ئەبێ ئێوە زبڵ و خاشاکی نەخۆشخانەکان لێرە و لەوێ فڕێ ئەدەن ئەمە مایی مەترسیە بۆ سەر باری تەندروستی کۆمەڵانی خەڵک. وەڵامیان ئەوە بووە کە بە پێی یاساکان دیارە ئەوان کە کتابیان ئاراستەکراوە هەوڵیان داوە ئێستا چارەسەر بکرێ بە پێی یاسا ژینگەیەکان. کاتم ئەوە نەماوە چی بکرێت بۆ ئەوەی ژینگەیەکی دروست ئەو مەترسی کە لە سەرتاوە باست کرد مەترسیتان هەیە لەسەر ژینگەی کەرکووک ئەم کارانە هەمووی ڕێک بکرێتەوە مەترسیە نەمێنن لەسەر ژینگەی کەرکووک. دیارە وڵاتانی پێشکەوتوو بە پێی ئەو یاسایانە کارەکەن کە پابەندی یاساکان ئەبن کە غەرامە هەیە کە سزادان هەیە لە وڵاتی ئێمەیە هەتا هاوڵاتی فێر نەکەین سزا بدرێت کەس پابەندی یاساکان نابێت تەنانەت ئەمە هەموو دام و دەستگاکانی دەوڵاتی شەگرێت لایەنی حکومی چی بکات لایەنی حکوومەت لەسەریەتی ئەوانە بێ پێداگیری بکەن ئێمە یاسامانێت دەستورمانەیەکەن بۆ جگە لە غەرامەکردنی ئەو کەسانی کە پێشێلی هۆشیارکردنەوەی کۆمەڵانی خەڵک بەدەوام بەردەوام پرۆژێکتان بۆ بکرێت لە بواری ژینگەی یا چیتان زۆر پێویستە؟ ئێمە لە ئێستادا بە تایبەتی لەم سەردەمی نەخۆشی کۆرۆنا بەڕاستی پێویستمانە لەبەرەوەی باری دەرونی کۆمەڵانی خەڵک خراپە بژێوی ژیان خراپە ئەبێ هەموو زبڵ و خاشاکە کۆ بکرێتەوە ئەمە یەک ئەبێ کۆمەڵانی خەڵک هوشیار بکرێنەوە ئەبێ پارکمان بۆ زیاد بکرێ ئەبێ بەنداو زیاد بکرێت لە سنووری شاری کەرکووک بایەق بە بواری کەرت و کشتتوکاڵ بدرێت چکەوا بەستەیە بە بواری ژینگەوە ئەمانە هەموو پرۆژن ئەبێ دەسەڵاتی ئەم شارە کاری بۆ هەندێک هاوڵاتیشمان دواندووە لەو گەڕەکانەی و یا لەو شوێنانەیشی کە خۆڵ و خاشاکی زۆری تێدا کۆبووتەوە ئەوانگلەیان هەیە و ئەندێک کەسی دیکەش کە لە ناو پارکەکانن ئەوانیش قسەی خۆیانیان هاوڵاتیان با بینەری و گفتوگوانە بوون و دواتر دەگەڕێنەوە. ساڵ بەبانەوە دوو ساڵە بێت تقریبان ئەمە ئاهای ئەم زڕ و زوبڵە لێرە کۆبووتەوانێ و ئاوەکەشی کە بۆنێکی زۆر پیسی هەیە بێزاری کردوین ئەو ئاوە کراوەتەبان ئەو جادەیە وا کراوە تازەیە بۆ ئەێن بۆ مەمنوعنەی بەلەدێ معنای چییە؟ شاروانی معنای چییە؟ ئەوە نێدی ئەو جادەیە هەمووی تێک چووە هەمووی ئێمە قسەمان لەسەر ژینگەیە لەسەر ئەوە ژینگەنیە بۆگەن بووە ئەوە ژینگەنی داڕزا و جادەیە گوناحی حکوومەتشتیایە گوناحی خەڵکشتیایە بە ئاوەکە نەکەنەبانەوە زادە حکوومەت بێ بە من برێ ئاوەکەت مەکەبانەوە زادەیە. بەخۆی داواکاریتان بۆ ژینگە و بۆ پاک و خاوێنی ڕاگررتنی شوێنەکەتان لە حکوومەت و هاوڵاتیان چیە؟ وڵی داوامان لە حکوومەت و هاوڵاتی ئەومان بۆ من ئەکەنونێ لە خەڵک لە زبڵ داکا و پاکیکەنەوە و تەواوی چکەمان ناوێت. سیارەکە لە هەفتەی جاروا هەیە جارێ دێ دوو جار دێ سەپڵەکانە بە ئیتر بەستەوە نایەتەوە چەموانە ئێستا زۆربەی پارکەکانە بینی نە خزمەتیە نە درەختی پێویستی لێ و نەف زمی زش کراوە ینی فریز نییە هەمووی هەر بۆتە خۆڵەکە و وێران کراوە. ڕێکخۆزەکان چۆنن باشن ئەحواڵتان دانیشن دانیشم منیان بۆلاتان دانیشن بە پێ کۆ دانیشین ئەم کاتتان باش چۆن هاتوون بۆ ئێرە؟ وەڵی تر لە دەست بەتاڵیە دەستوان بەتاڵە ئیش نییە دزی بکەین. کاتەکان لێرە بەسەرە بن کاتی پشوتان؟ ئەڕەوەڵا هەر لێرن شوێنێکی گونجاوە
وەڵا خزمەتی کراوە ناوەڵا هەر شەوان هەر تاریکە نە گڵۆپێکی لێ نە هیچ هەر بە تاریکی لێرەین شەوان وەکو خزمەت گوزاریشی خزمەت گوزاریەکی نییە چیتانەیە بۆتان بکرێت لە پارکە لێرە وەڵی هەر تۆزێ باش بکرێتەوە وەکو ئەم گڵۆپ و شتانە چاک بکرێتەوە ئەم تۆزێ خزمەت گوزارەکانی پاکردنەوەمانەی هەبێت بۆ ئەوە لەسەر ئەم سۆفتێدانی ئێوە کورسیتیانە ئەو کورسێکان نبینی ئەویشکا داواکار نیسە لەم پارکە تۆ چی بکرێت لێرە بۆ وایە عاشەکە سەوزایی بێتەوە ئەمنەوە جاران زۆر خۆبیستە وای لێ نا خێزانیت بۆی خەڵکیت بۆی ناوەڵە لەوە وای لاتەوە کەس نات کاک فریدون گفتوگۆکان زیاتر گلەی هاوڵاتیان لەسەر ئەو کۆبوونەوەی خۆڵ و خاشاکە بوو بامان شێوش کۆفەخان گلەی هەبوو هەم لەسەر کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەکان لە شێوازی لە ناوبردنیان ئەم هەموو خۆڵ و خاشاکە بۆ لە ناو کەرکووک کۆبووەتەوە کەرکووک بەم دۆڵەمەندیەی هەموو عێراق دەژێنێ هەموو عێراق سوودی لێ وەرەگرێ خۆی شارەکەی ناو شارەکەی خۆی بەو شێوەیە بێ حەزەکەم یەکەم جار من ڕوونکردنەوەی بدەم لەسەر بابەتەکەی کە مامۆستا ئاماژەی پێدا نازانم ئەوەی کە جەنابی فەرمووی کە ئەو زڵوشتانە لە لای چیمەن ئەسووتێن تەبانەوە ئێمە نین کە ئەیسوێنین خەڵکی هەیە ئێمە بۆ ئەوێ نایبین ئێمە بۆ ئەوەی کە ڕوون بێ لای جەنابتان دوو مەحەتەمان هەیە مەحەتەیەک لە پێوترە مەحەتەی جنوبی خوار و باڵێن سەر و ئەم دوو مەحەتەیە ئێمە هەرچی زبل و خۆڵ و خاشاکەیە هەڵی ئەگیرێ لەوێ دائنرێ لەوێەوە لە ڕێی ئەو مەحەتانەوە کەپسەکرێ بە ترێلە بۆ منتیقەی خارج حدودی بەلەدێ با بڵین بۆ منتیقەی لای تازە پێوترێ زیندانە بۆ ئاگداریشتان تەنها لە عێراقا بەس کەرکووکە کە تەمەرسەحیەیە و کاتە منەظەماتی ئەمریکی بە هاوکاری لەگەڵ شارەوانیە ئەوەیان دروست کردووە بە سیستمێکی جیهانیە بەڵام چەنەهای چەند ساڵە ئەوە ئەبرێ بۆ ئەوێ لەوێت تەمڕەکرێ مامۆستا ئەزانێ کە تەبقە خۆڵەکرێتەبانێ و دەف نەکرێ لە ژێر خاکە ئامێنێ ئێمە ئەوە شێوازی کۆکردنەوەکە بەڵام لەم کە ئەسووتێ ئەوە خەڵکی احتیمال لە بیسووتێنێ نازانم من ئەوە ینی وەکو شارەوانی نییە بابێنە سەر بابەتی بڵێ من خۆم ئەگەلیان بپرسی وەکو هاوڵاتیەک نەکو وەکو سەرۆک شارەوانیەک هیچ ڕازی نیم بەڵام ئەبێ بشپرسی بۆ ئەوهایە بۆ نمونە من لە سەرەتای دەست پێکردنم پێش ئەوەی من دەست بە کار بکەم پارەی کە تەرخان ئەو پارەی تەرخان کراوە بۆ هەڵگرتنی مۆزوعی پاکردنەوە ملیارێک و 200 میلیۆن بۆ ماگانە بووە ئەم ملیار و 200 ئەو کاتە کێشەیەوە نەبووە بەڕاستی هەرکە ئێمە هاتین ناخۆشبەختانە وەزیری دارایی و وەزیری ئێمەش کە وەزیری ئیسکان و بەلەدیاتە هەردووکشان کورد بوون ئەو کاتێک کە من دەستم پێکرد پارەی ملیار و 200ەکە بوو بە 200 میلیۆن یعنی تۆ خۆت ئەبێ بپرسی ئایا لە ملیار و 200 بۆ 200 میلیۆن بە چی شێوەیەک من بتوانم شاری پێ پاکەمەوە هەر ئەو کاک فەریدون ئەم بابەتانی کە تۆ باسی ئەەکەیت وەکو ئەوە وایە کە ئێمە لە عێراقدا هیچ کەسێکمان نەبێت ئێستا کۆکو خۆتەڵێ و کاتە وەزیری دارایی هەمان هەم هەردووچان کورد ئێستا سەرۆک کۆمار هەر کووردە بڵێ وەزیری دەرەوە هەر کووردە بڵێ جگە لەوە چەندین وەزیری دیکەشمان هەیە لە هەمان کاتیشدا ئەندام پەرلەمانمان هەیە ئەندام پەرلەمانی لە کەرکووکە 6 ئەندام پەرلەمانی کوردمان هەیە ئەمانە بۆ هاوکارتانی بوجە بۆ ئەم شارە دابین بکرێ ئەمە حاڵی ژینگەکەی و حاڵی کۆڵانەکان و حاڵی پارکەکانێتی کاکە ڕێبین بۆ دوو ئاماژەم بۆ دوو بەڕێزە وەزیرانەدا لەبەرەوەی پەیوەستن بەو مۆزوعی کە بۆ پارە بڕاوە یەک وەزارەتی ئێمە وەزارەت کە با بڵین چوون بۆ لایەن بەلای وەزیری پێشوو دەرکەوت ئەمە لە وەزارەتی داراییەوە بڕاوە و حەزەکەم ئەوش بزانن لەوانەیە ئەم معلوماتە ئێوە یەکەم جا ئەمە گوێتان لێ بێ ناو کەرکووک من زۆر باسم کردوێتەوە بەس بەلەدەی کەرکووکە باڵین شارەوانی کەرکووکە لەسەر ئەستۆی وەزارەتە هەموو چواردە پارێزگاکەی تر بێ لە هەرێم هەر چواردیان لەسەر محافەزاتن بەس ئێمەین لەسەر وزەکە ئەڕۆین بەس بەلەدەی کەرکووک زۆر زەرمالی کردووە لەبەرەوەی بەکەی خۆیان یاری بە پارەشتمانەکەن پارێزگار هاوکارتانە ئەگەر ئەو کاتە ئێستا تۆ ئەو ڕخنانەی کە ئاراستەی منەکرێ بە هەمان شێوە ئاراستەی پارێزگاری شەکرێ ئەو کاتە خۆی ناچارە هاوکاری ئەو بابەت هەموو کووردە لەم هەموو پۆستانیان هەیە لە بەغدا بۆ هاوکارتاندین بوجە ئەم بوجێ بۆ کەرکووک دابین بکە من هەمویانم باڵین پیانم تو ئاگدار کردێتەوە دوایشم شارە خۆتەنها شاری کورد نییان دیکەشی تیاژی ئەوانی کە بۆ بەرگریتان لێ ناخۆ شارەوانی کەرکووک بە خزمەتی ناوچە کوردیەکان ناکات بۆ هەموویەتی بەڵام کێشەکە ئەوەیە هەر بەغا لەگەڵ کەرکووکە عقدەیەکی هەیە
من بە دوادواچوونم چەندجا بۆی کردوت و کتاب بۆیان کردووە ئەو پارەیە دابەزیێت تا ئێستا کاتم لەماوە تا ئێستا چارەسەر نەکراوە چارەسەرکردنی ئەو پارەیە بەڵام ئێمە چیمان کرد هەستان هەرچی ئالیاتی شارەوانی هەیە لەگەڵ ئەو بڕەپارەی کە لە مۆلیدات خەڵکی کەلکەزانێ کە دائەنرێ ئەو بڕەپارەیەمان بۆ کرێکار و بۆ سایقمان نەماوە من ئێستا حالیان لەم مانگەیە 44 سایقترم دانرا لە ماڵەوە کە بە عقدی پارەی مۆلیدات بوو ئەویشیان بڕیوە یعنی ئەمە خەڵک ئەوە بزانانی ئەم مانگە زۆر وەزعمان خراپترە بێ لە مانگی پێشوو باش ئێستا چارەسەرەکە لەکوێ ینی چارەسەرەکان ئەگەر گویان لێت بێ ئەو پرسانەی دیکە چۆن هاوکاری تامکەن زۆر بە کورتی بە دوو شێوە چارەسەرەکرێ یەکی گیانیان ئەوەیە پارەکەمان بۆ بگەڕێنەوە دۆخی جاران ئەو ملیار و 200 لەبەرەوەی بە ستاندەردی عالەمی ئەمە بەس بۆ خۆڵ و خاشاکە یا بۆ توان کاری دیکەش نانە بەس بۆ بابەتی خۆڵ و خاشاک تەنزیفات پاکردنەوە چونکە ستاندەردی عالەمی هەزەکەم وێنە ئامەکەت لەبەرچاوە بێت چی دیکەش بکرێ بۆ خزمەتی ژینگە بەستەنا خۆڵ و خاشاکەکە ئەخە ئێمە ئەمە بابەتی پاکردنەوە کە جەنابەت پرسیارت کرد یا ئەو پارەیە بگەڕێتەوە کاتی پێشوو یا ئەوە تا لە پارەیەک من لەگە پارێزگاریشە دوێنش قسم کردو هەموو کۆبوونەوەیەک دانشم لەگەڵی ئەڵێم تۆ ئەبێ وەکو پرۆژەیەک ئەمە ئێمە بۆ وەکو پرۆژێ پارەکەی بۆ دانین ئەو کاتە لە ئەتوانین پارەکەی کە بۆ ساڵێک دابین بکرێ بە ئیسراحەت خۆمان ئیشی لێ بکەین بەڵام من با بڵین ئەگەر بە 200 میلیۆن بمێ شار کەرکووک پاکەمەوە بۆ نمونە شارێکی وەکو حلە 800 میلیۆنی بۆ دانراوە کەربەلا 1 ملیاری بۆ دانراوە من بە 200 میلیۆن کەرکووک چۆن پاکرێتەوە ئێستا ئەبێ ئەوە بەڵێ لەلایەنی حکومیەوە ئەبێ پەرلەمانتارەکان سەرۆک کۆمار من کتابیشم با بڵێن کە کردووە لەلایەن پارێزگارەوە تەوجیهی ئەوێش کراوە هەرسێ سەرۆکایەتێکە سەرۆکایەتی با بڵێن کۆمار و سەرۆکایەتی حکومەت و سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی بەهانای کەرکووکەوە بێن ئەو پارەیە ئەگەر وا بێ خاستن لەم زروفی کۆرۆنەیە زۆر وەزئی کەرکووک خراپتر بێ و مەترسیدارترە بێ بەڵام تا ئێستا کێشەکە حل نەکراوە من هیوادارم ئەگە بۆ ئەم دوو مانگەش نەبێ بۆ ساڵی ئایندا ئەو گرفتە حل بکرێ باش ئەو بودجێتان بۆ بگەڕێتەوە ئەی بۆ خزمەتکردنی ئامی ژینگەی کەرکووک چی بکرێ بۆتان بڵێ خزمەتکردنی ژینگە ئێمە تۆزێک کێشەمانەیە لەبەر ئەو منتیقە تەجاوزانە ئەبێ با بڵین ئەو زیادە ڕۆیانە لا ببرێ ئەوش قووەتی ئەوێ دوای کێشەی ململانەی نەتەوەی هەیە پارکانی کە هەتانە و پارکانە سەوز بکرێن چی بکرێ بۆ سەوزکردنی و پارکان و خزمەت پارەی ئەوێ کادری بەشەری و مادی ئەوێ من وەکو بە جەنابتم وت 600 دانە من هزارم پێویستە ئێستا من 57 مۆزەفمەیە کە لە بەشی باخچەکانە بە کورتەکە توانای مرۆی زیاترتان بۆ بکەن و لەمان کاتیشدا پارێشمان بۆ زۆر سپاس بەرسپاسانەکەم هەرێکە لە بەڕێزان فەرید و زەنگەنە سەرۆکی شارەوانی کەرکووک و شکۆفە محەممەد پسراوی ناوەندی کەرکووکی کۆمەڵی کوردستانێکی سەوزی وەدارم لەلایەنە پەیوەندیدارەکان گویان لێتان بێت لە سەرۆکاتی کۆمار بێ لە وەزیرەکان بێ لە پەرلەمانتارەکان بۆ هاوکارتان بن بە جدی گوناحە لە شارێکی وەکو کەرکووک بە هەموو خێر و بەرەکەتەی ئەوە وەزعی شارەکەی بێ لە بابەتی ژینگە و خۆڵ و خاشاک و شوێنەکەی سپاسانەکەم سپاس بۆ شکە تا پێشە بینەوە. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی هەرەوە کوتمان تەوەری یەکەم و سەرتامان قسە گفتوگۆکەین لەبارەی ڕێگەوبانەکانی دەرەوەی شار بزانین کێشەکانی ڕێگەوبارەکانی دەرەوەی شار لە چه ئاستێکدا و باس لەوە دەکەین کێشەکانی بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگەوبانەکانی سلێمانی چییە و لە هەمان کاتیشدا تا چەند کۆنتاکتیان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی تر بۆیە بتوانن کە ئەم کێشانە چارەسەر بکەن هەر بۆ مەبەستەش بەڕێز محەممەد عومەر لێپرسایی بەشی میکانیک لا بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگەوبانی سلێمانی باشێکی ڕاستە و خۆ لەگەڵمانە کاک محەممەد سڵاو لێبێ و بەیانیت باش بێت بەیانی باش سڵاو لێوەش دەستان خۆش بە سپاسەکەم بە خێراتی کاک محەممەد با سەرتا بزانین ئاستی خزمەتگوزاریەکان لە ڕێگەکانی دەرەوەی شار لە چه ئاستێکدایە بەڵێ دەستان خۆش بێ وڵای ئێمە بەڕێوەبەراتی چاکردن و پاراستنی ڕێگەوانی سلێمانی وەکو جنابی شامەژوو ئیشەکانی ئێمە زیاتر ڕێگەکانی دەرەوەی شارە بڵێن بینی قەزا و ناحەکان لەگەڵ بینی چواردەوری سلێمانی بە قەزا و ناحەکانەوە لەگەڵ ڕێگا سەرچەکان و هەندێک ڕێگە لاوەچەکانی شەوانەی قیر و تێکەڵێشا ئاسی خزمەتگوزاری لای هەمومان ئاشکرایە بۆ هۆی قەیرانی دارایی بۆ هۆی قەیرانی کۆرۆنا و کەرەنتینە و ئەوانە
کاریگەری کردوتە سەر هەموو سێکتەرەکان هەموو شوێنەکان بەڵام وەکو ئەوەی ئێمەدا ڕێگەوبان سێکتەرەکە ناتوانرێ ینی تۆ ئیش ڕابگریان بڵێ حەقی خۆی نێتێ لەبەر ئێمە بەردەوام بووین لە کار و باری خۆمان چەند ساڵە کە قەیرانی شەبووە ساڵانی ئێمەش ئەم ساڵانەکە قەیرانە بۆ زۆر سێکتەری ترکە وەستاوەیان بڵێن تا ڕادەیەک ئیشەکانیان کە بۆ ئێمە هەر بەردەوام ڕێگەکان بەردەوام بووین لە چاکنەکان وەکو ئاستی خزمەت گوزارێکەش بەپێی ئەو بودجێ و بەپێی ئیمکانات و بەپێی ئەو قەیران و دەوام و ئەوە ئێمە بڵێن قسەی لەسەرەکرێ ئێمە ئێستا بەردەوام لە ڕێگەکانی دەرەوەی شار ئیشەکەین خۆمان کارگەیەکی بڵێن قیرمان هەیە کە قیر ئینتاجەکە و تیمی فاریشەش کاڵین تیم بە فاریشە و بە گەڵابە و بە حادیلە و بە گرێدەر و بە هەموو ئامێرەکانەوە دوو تیمان هەیە بەردەوام لە کارکردن. کاک محەممەد ئەمێ بزانم کە ئەو ڕووداوە هاتوچیانی ڕۆژانە ڕوئەدات تا چەند بەهۆی کەمی خزمەت گوزاریەکانە لە ڕێگەکانی دەرەوەی شار. بەڵێ شاراوە نییە بتێنێتەوێ ئەوە هەرچەنە و پرسیار زیاتر هی بربەرای هاتوێ بە زۆر پەیوەندی بە ئێمەوە هەبێ بەڵێ ئێمە هەر کاتێ مەسەر بەپێ ئەو بجێ هێجادە کە تێک بچێت دایمە بەردەوام چاکمان کردوێتەوە دوو ڕێگامان هەیە ڕێگەیشان تیمیشی فاریشەمان دوو تیمی فاریشەمان هەیە کە پێشەوە قیرە خراپەکە و قیری تێک چووە بە ئامێرێ پێڵێن قاشتەوەی قیرەکە ئەکڕێنە قیرەکە ئەبرێت ئەیبرێت و تەبەقەیەکی تە قیری لێن ئەو حاڵەتیان کە بڵێن دەرخستەی و بودجە و ئینی بۆکەین و وەکو پرۆژە بەردەوام لەسەر ئەبین ئێستا تیمەکارمان لە ئیشکردان حاڵەتێکی تر هەیە کە مەسە تاسێ شوێنە دروست دەبێت تیمێکمانەیە پێ ئامێری چاکنەوە ڕێگەوبانە تایبەتەوە بڵێ قیرەکە لە خۆیان پارێزراوە سار نابێتەوە تایە باوەشە و بتەوێنێتە ئەو پرسیارەکەی تۆ بەشێ لەوانێ مەسەد پامەند نەبوونی زۆربەی مڵی شۆفێرانە بە تایبەتی بە سورعەتەوە گنەوەی حقوقجا دەکانێمە لە هەر شوێنێ لە ڕێگەی وحدە ئیدارەکان پەیوەندیی باشمانەیەکەی لە شوێنە بڵێن ئەشکالیان تیمەکانی خۆمان کاڕۆن وەکو ئیشی سەری ئەگەر چاڵەکان تاسەکە بچوو بەیەک سەر فریاکەین و چاکەکەین. زۆر باشە دەستان خۆش بێت. کاک محەممەد ئەمێ بزانم کە تیمەکانتان چەند تیمن و لە چەند بەشپێک هاتوون و ڕۆژانە ئێوە کارتان چییە؟ بەڵێ ئێمە تیمەکانمان وەکو بەشەکانی دارەوەی کە خزمەت گوزاری ڕێگەوبانەکەن وەکو هەیکەلی داری و هەروەکو دایرەکانی تر بەس ئەوەی کە تایبەتە بە ئیشی پرۆژەکان ڕێگەوبان کە تەوەرەکەی جەنابتانەوەیە تیمی فاریشەمان هەیە تیمی فاریشەوەی کە ڕێەکانی دەروشە کە تێگەچێت کە تێگەچێت ئێمە عادەتەن پێشتر دەرخستەی بۆکەین تیمێکی دەرخستەی باشمانێ لە کۆمەڵ ئەندازیار و تەکنیکاری باش دەرخستاکەن و دوای هاتنەوەی موافقە ئیشی تیاکەین بە پێی پێویستی ڕێگەکان چێ زیاتر تێکچوو بێت ئەوینا ئەوکو تیمی بڵین فاریشە کە دوو تیممان هەیە هەرەکەی لە بە پێی پێویست لە سنوورێ ئیژەکەن. زۆر باشە. کاک محەممەد ئەمێ بزانم کە ئەم تیمانە تا چەند کۆنتاکتان هەیە بەیەکەوە بۆ نمونە لە کاتی ئیشکردن تا ئاکاتان لێکتری هەیە؟ بەڵێ بێگومان پەیوەندیمان هەیە چکە تۆ یەک دایرەین و پێویستەکانی ژەر بڵێ قیرەکەش لەگەڵ بڵێ معمەل و فاریشە و دایرێت تەواوکەری یەکترن کۆنتاکتێکی باشمانەیە و بڵێن بۆ بەڕێوەچوونی ئیشەکان کۆنتاکتمانێت. زۆر باشە. کاک محەممەد وە کەسانین کە نەخۆشی کۆڕۆنا و کەرنتینە زۆربەی ئیشەکانی ڕاگرت بۆ ئەمێ بزانم کە تا چەند کاریگەری هەبووە لەسەر بەڕێوەبەرایەتێکی ئێوە لەسەر کارەکانی ئێوە. بەڵێ حەزەکەم ئاماژە بە شتێ بگەم لە کەرنتینە ئێمە چۆڵی دایرەکەەوە هاتووەوە دروستبووین چکە ئێمە حتا لە کاتی جەنگی داعش ئەوە بڵین پارێزگا و قامەتە مۆزەنی یەشێک بووین لە دایرە ئەگەر زیادە ڕۆیونەکە ئەکتیفترین دایرانی لە کاتی قەیرانەکان لە کاتی جەبەکان چکە ئێمیشەکانمان ڕێگای دەر ئامێرەکان زۆربەی لای ئێمەن ئەو کاتەش ئێمە هەر چالاکێکی باشمانە بووە لە کاتی کەرنتینەشە حتا ئێمە لە مانگی 2-3 وانەی کە گەرمی کەرنتینە بوو تیمان هەبوو ئەو ڕێگە قاچاخانەی بە تایبەتی لە سەر سنوورەکان سنووری ئێران بە تایبەتی پێنجێن و شارواژەر کە ئەو کاتەینەوە بە خەڵک بڵێن بە قاچاق هاتە ناو شار و وەکۆ تیمێکی کاملمان بەردەوام لێ بوو بە شۆڤڵ و هەموو ئامێرەکان ڕێگە قاچاکانمە وەکو ئەو کات وەکو ئێستاش
لەگەڵ کەرنتینۆشتە ئیشمان هەر بەردەوامە دایرەکانی تر دووڕۆشینەکەن تیمەکانی ئێمە هەفتەکە کامل دەداوامەکەن زۆر جار هەیە ئەگە پێویست کە مەسە شەمەش و پێنجشەمەش داوامیان کردو تەنها جمعی ئیستراحەتن حاڵەت هەیە ئەگەر پێویست بوو بە ئیشەکە جمعەش تیمەکانمان دەرچوون دەستان خۆش بێت بە هیوای بەردەوامیتان کاک محەممەد دەمێ بزانم لەگەڵ فەرمانگە و بەڕێبەرایەتەکانی تر تا چەند کۆنتاکتان هەیە بەیەکەوە ئەوەی پەیوەندی بڵێ پەیوەندی بە ئیشکارەکە ئێمەوە هەبێت کۆنتاکتمانەیە یەکە کارجێڕەکان وەختە ئیدارەکان ناحێ و قەزاکانی چادەوری سلێمانی خۆ شاد حاڵن خۆیان لێرەوە گوێن وتەکانی منە بێ پەیوەندێکی باش و هەماهنگێکی باشمانێت چکە تایبەتە بە ئەوانیش ڕێگەکان و هاوکارمانن و یەکێ لە ئەو فەرمانگانی و دارانی کە زۆرە هاوکارێکە ئیشی ئێمە لەگەڵ ئەوانە ڕۆ زۆریش پێویستمانە بەڕێبەتی هاتوچۆی سلێمانی بەڕێبەر هاتوچۆی زۆر سپاسیانەکەین چکە بەڕاستی ڕێگەکانی ئێمە مەترسی لە دەرەوەی شارە ئیتر ئەو جادەکانی چوادەوری سلێمانی زۆر بەشی یەک ئاراستە یەک سایدا مەترسی زۆر لەسەر لە بەرەوە زۆر زەرورە هەموو جار ئێمە تیمێک هاتچۆمان لەگەڵ بێ خۆشبەختانە لە هەر سنوورە بەپێی توانەوە بەپێی کارماندەکانی خۆیانمووی هاوکارمان بوون کۆنتاکتێکی باشمان لەگەڵ باشە ئەی لەسەر سنوورەکان بەڕێبەراتی کێش ئەمانە تا چەند کۆنتاکتان هەیە بێ مەڵبەندی کێش مەڵبەندی کێش مرین لەبەرەوەی ڕبتمان بەیەکۆیەکە ئەمە چاکردن و پاراستنی ڕێگەوبانی سلێمانیەکانی پاراستنی حیمایەکە بەشێ لەوە مەڵبەندی کێشە مەڵبەندی کێش بەڕێبەراتێکی جیاوازە هەر سەر بە وەزارەتی ئاوادانکردنەوەیە مەڵبەندێکی بڵین بەڕێبەراتێکی ئەکتیڤن لە هەموو دەواازەکانی بڵێن بینی شار و قەزاکان لە هەموو شوێن ئاساسەکان ئەوانی کە بار هەڵگر زیاتر هاتوچۆکە زیاتر ئۆتۆمبیلی و شتی وای لێ بە تایبەتی بار هەڵگر مەڵبەندی کێشمانی قەپان ئەو لۆدەی کە بۆی جادەکە پارێزراو بێت تەمەنێکی زیاتری هەبێت درەنگتر تێک بچێت مەڵبەندی کێشانە چەند ڕەنجێکیانەیە هەر بەپێی ترەکان بەپی گەڵابەکان هەرچی لەوە زیابارکە ئەوان غەرامەیەەکان ئیتر ئەوە شتێکی زۆر باشە بۆ پاراستنی جادەکان بەردەوامیشمان هەیە لەگەڵەوانە چکە ئیشەکەمان هەر بە هەردوو لامان چاکردن و پاراستنی ڕێگەکانە لە بەرەو پەیوەندێکی باشمانەیە کاک محەممەد باست لە بەڕێوبەرایەتی و فەرمانگەکان کرد کە ئێوە هەماهەنگن بەیەکەوە بەیەکەوە کارەکەن لەمە بزانم کە هاوڵاتیان تا چەند هاوکارتانن لە کاتی ئیش و کارەکانتان پرسیارێکی جوانەوە بەڕاستی ئیشەکەمە چونکە لە دەرەوەی شارەوەکو دووبارەشی نەکەمەوە یەک جادەکانمان زۆربەی یەک ئاراستەیە ئێستا ژمارەی ئۆتۆمبیل زۆر بۆ بەڕاستی هاوڵاتیان بە تابیکاڵین هاوڵەتێمە زیاتر ئیشی ئێمە کوتین لەگەڵ شۆفێرانە بەڕاست هەندێکیان پابەت دەبن خۆ بۆ ئەوانیش بۆ خزمەتی گشتیە هەندێک لەوان مەسە بۆ نمە قیری ئێمە بەلایانی کەمەوە بەلایانی چکە کاڵم لانی کەم چکە بزیاتریش بە بەلایانی کەمە 2-3 سعات دەبێ و قیرە ساری بەسەرانە ڕاتبووی جێگای خۆ بگرێت بەڵام هەندێکیانەیە لەگەڵی بەڕێزان مەسەحەتە هاتوچۆشی لێتر ئیلتزام ناکەن یەکسەر بەسە قیرەکە یاڕۆن ئەو حاڵەتە هەیە گەرەوە لێرەوە من بە شۆفێران لەمەوە بۆ خزمەتی هەموو هاوڵاتیان خزمەتی گشتیە بۆ پاراستنی سەلامەتی کۆمەڵگە و هەموو کەسوکاری هەمومانە کە ئێمە قیرەکەن هاوکاریمان بکەن بەسەر قیرە تازەکانە ڕۆنە تاکوونی خۆی هەرچەند ئێمە مەخروت و هێمای حەزەر و ئاگادارکردنەوە نەشدانی بەڵام هەندێکیان ناکەن بەس کەواتە هەمانگێکی زۆر هەیە لە نێوان ئێوە هاوڵاتیان زۆر باشە دەستەکان خۆش بە کاک محەممەد دەگەڕێمەوە لای بەڕێزت ئێستاش راپۆرتێکمان هەیە لەسەر ڕێگاکانی قەراغ و سەنگا و لادیەکانی تری ئەم ڕێگەیە تێک چووە کە زیاتر لە 100 لادەی لەسەرە بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین. قیرتاوی شەقامەکە زۆرینەی لە یەکتری جیابۆتەوە زۆری نەماوە لە هەندێک شوێن ڕێگاکە بە تەواوەتی هەڵبوۆشێت نێوانی ڕێگای قەرەداغ سەنگاوە گرفتێکی زۆری بۆ شۆفێران دروست کردووە بەهۆی خراپیەوە. بەڕاستی ڕێگاکی زۆر خراپەوە مەترسیدارە بە تایبەتی لە کاتی زستانە بۆ شوەیەکە تەمومژایی بێت هەم ڕێگاکە لێ خۆتان بینیتیان ئەگەری ئەوەیە سیارە وەرگڕێیان دەستی دەرچێت بۆ هۆی تەمەکەوە و هەروە ڕێگاکەی شمانی بۆ ئێمە زۆر دوور قسەتەوە بۆ شاری سلێمانی کاتین بە تایبەتی. نێوانی ڕێگاکە نزیکەی 50 کیلۆمەتر دەبێت و چاڵوچۆڵی بێشوماری تێدایە. گەیشتینە سەنگا و لێرە نزیکەی 100 گوند سەر بەم ناحێن کە دانیشتوانی زۆربەی گوندەکان گرفتی نەبوونی شەقامیان هەیە.
هاتینە گوندی کچان دانیشتوانەکەی پێیان ڕاگەیاندی خراپی هاتوچۆ بەهۆی نەبوونی ڕێگاوە بێزاری کردوون. با تۆزێک ئەم جادانەوە بۆ چاکات ڕێگاوانەکەمان خراپە ئێمە وەکو گوندی کشان ناو دیەکەمان هەمووی قڕوچڵپاوە تێکەڵە ڕێژمان نییە جادەکەمان خراپە ڕێگاوبانمان هەمی خراپە بۆ سنگاو بۆ چەمچەماڵ بۆ سلێمانی بۆ قاولکەرم بۆ دەربەنی خان بۆ کەلار ئەم جادەی سنگاو سلێمانی هەموو چوارچوونەکە پێوە بەستراوە هەموو گوندی منتیقەی سنگاو جێگای ناو دیەکەمان هەموو قڕوچڵپاوە بۆ زتان حاڵمان نییە ڕێگامان خراپە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین چاوێکمان تیا بخشێنێت ئەم ڕێگاوانەمان بەشکم بۆ چقی تاوکە بۆ چاوت تێگەڵە ڕێژ بکات یارمەتیەکمان بدەن خەڵکی دێ فەقیرە خەڵکی دێ یارمەتی کەمە وەختی خۆ ئێمە گشتمان پێشمەرگە بووین. گرفتی شۆفێران و گوندنشینانمان گەیاندە بەڕێوبەری ناحەیەی سەنگاو ئەو ئاشکرای کرد چەند جارێک نووسراویان ئاراستەی یەکە کارژێڕەکانی سەر و خۆیان کردووە بەڵام وەڵامی پێویستیان دەست نەکەوتووە کە قیرتاوکردنی شەقامەکە ئاخۆکەی جێبەجێ دەکرێت. دیارە 100% من پشگیری هاوڵاتیانەکەم بە تایبەتی لەسەر کێشی ڕێگاوبان ڕێگای سەنگا و قەراخ دیارە ئێمە وەکو ئیدارە خەمخۆری بووینە نووسرامان ئاراستەی قایم قامت کرد و ڕەنگە لێوش و بەرزکرابێتەوە بەڵام کە نەبووە ڕەنگە لەبەر قەیرانی دارایی بێت ڕێگای گوندەکانی من 100% لەگەڵیانم ئەوەی کە پێویست بێ ئێمە وەکو ئیدارە داواکارەکانمان بەرز کردو و داوامان کردووە بەڵام لە ڕێگای ئێوە من یەک داوایەک دەکەم بەڕاستی ڕێگاکانمان ئێمە کێشەی ئاو کارەبامان تا ڕادێکی زۆر باشە بەڵام ڕێگاوبانی ڕێگا سەرچێکانمان ڕێگای گوندەکانمان زۆر ماندووە زۆر هیلاکن ئەمەش داوای ئەومان نەکرێت کە قیرتاو بکرێت بەڵام هەر هیچ نەبێت یەکە لە ڕێژێک بکرێت ئەمەش پێویستی بە پارەیە بۆیە لە کاتی داوا لە وەزارەتی بە تایبەتی داوا لە وەزارەتی ئاوادانکردنەوە وەزاری شارەوانی دەکەم خەمخۆرێکی بەشی شارەوانەکانی ناحەکان بن هەم لە ڕووی ئالیاتەوە هەم لە ڕووی سوتەمەنیەوە چکە بەڕاستی چەقی بەستوە هیچ پرۆژەیەکمان بۆ ناکرێت. وەرزی زستان لە پێشە هەر کە زەوی تەڕ دەبێت و بەڕێهێڵە و زریان و باران بارین دەکەوێت ئیدی ڕێگای هاتوچۆ لەم سنوورانە زۆر سەخت دەبێت. پرسیاری هاوڵاتی ئەوەیە ئاخۆ کەی دەبێت وەزارەتی ئاوادانکردنەوەی هەرێم خەمێک لەم مەملەکەتەی ئەمفال بخوات کە ڕۆژگارێک دانیشتوانەکەی زۆرترین قوربانیان لە پێناو ئازادی کوردستان داوە. داسیار محەممەد گەلی کوردستان ناحەی سەنگاو. بەڵێ ئازانم لەگەڵ چان بەرداوامی سوپاس بۆ پامێرمان داسیار بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە. کاک محەممەد گەڕێم و لای بەڕێزت وەکو لە راپۆرتەکەدا بینیمان ئەو ڕێگەی نێوان سەنگاو و قەراخ تێک چووە بڵێ و گوندی کچانیش باس لەوەکەن هاوڵاتیەکانی باس لەوەکەن کە ڕێگەی باشیان نییە بۆ ئەوەی کە خەڵکی پێدا هات و چۆبکە سیارە پێدا هات و چۆبکە و خزمەت گوزاریەکان لە ئاستی پێویستدانین ئەمێ بزانم کە ئێوە چیتان هەیە و مژدە ئێوە چیە بۆ هاوڵاتیانی ئەو گوندانە و ئەو شوێنانەی کە باسمان کردن. دەستان خۆش بێ ئەو ڕێگای فعلەن دەمێکەوە بڵێن ڕێگەی بینی قەراخ جافەران بۆ سەنگاو ئێمە کۆمەڵە دەرخستەمان هەیە سا باس یەکەم کە مەسە ئامادەمان کردووە چەند بە سەرعی سەیرم کرد نەمبینی وەکو ئیتیابێ بەڵام ئەو ڕێگای ئێستا ئەو لەوێت بۆ نمونەوە ڕێگایك ڕاستە کۆمەڵە گوندی لەسەر منتیقی قەراکەیەم بۆش سلێمانی سەبۆشە زیاتر بە ڕێگەی قەراغ هاتوچۆکەن ئێمە ئەو ڕێگایە پارچاکمان کردووە قەراغ سلێمانی ئێستاش ئەکتافەکانی شانەکانی ئیشی لەسرە دەیەکانی وری سنگاوی لە چەمچەمەڵ هاتوچۆکەن لەبەر ئەو ڕێگایە ڕاستە هاتوچۆی لەسەر بەس وەکو ڕێگایەکی سەرەکی نییە ڕێگایە کە بەو مانای سەرەکی بێت. کاک محەممەد لە هەمان کاتا دانیشتوانەکانی ئەو گوندانە پێویستیان بینی ناوچی قەرەداغ لەگەڵ سەنگاو هاتوچۆ پێەکە حەقی خۆیت بەڵام یەکینێ مەسەد لەم بودجەکەمەیە بەڕاستی گرنگی بۆ شوێنان کە ڕێگەی استراتژین کە زیاتر هاتوچۆیان لەسرە ئەوش حەقی خۆیان لەسەر سەراحەت ئێمە ئێستا تیمێکی دەرخستەی پرۆفشناڵی باشمان هەیە دەستیان خۆش بێت کۆمەڵە دەرخستەمان کردووە هەمووی بە بودجەی بڵێن ڕێگا سەرەکیەکان تقریبا 11 ڕێگای سەرەکیە کە 20 میلیارد دینارە هەمووی ئامادەیە و بۆ بەڕێبەرایەتی گشتی نێدرا و ئەو ماموافقیت لە ساڵی 2021 ئیشەڵا ئەگەر زروفی مادی و دەرفەت بات و هاوکار بێ ئەوانە بکەین وە دووەمیش وەکو ڕێگا لاوەچیەکان 42 کەشمانەی وەکو ئەو ڕێگایەکە مەسێسا باسیەکەین کە لاوەچیە لە مەسەوە کە لۆدی بینی شار و محافظ و قەزانەحەکانی زۆر لەسەر نییە بەڵام سراحەت تێبینیم کردن نەزانەوە یاننا بەڵام بەڵێنیان پێم کە
چونە بەڕێوەبەرایەتی توانیمە لەگەڵ دایرە مناقەشەیەکە مەگەر بزانام کێشەکەی چییە بە تایبەتیەوەی سەنگاوی دەرستێکیان بۆ بکەین کردووە و جێبەجێ نەکراوە نازانم مەگەر من خۆم پرسیارەکەم هاتبێ بەلای ئێمە تاکیدەوەی سا من لیستێکم لایە بە بڵێن تیمی دەرخستە بەڵێ کە 42 ئەوێتایە دوای تاکی دەکەم وە گوندەکانی ژێمە بەشێکمانەیە ڕێگای گوندەکان چاکەکەین ئەم ساڵ لەم بێ ئیش و قەیرانی کۆرۆنا و قەدەغ هات و چوو ئێمە بەردەوام ئیشمان کردو بەڵام ئەم ساڵ لەبەر ئەوەی بودجە درەنگ هاتەوە مەسە بودجە کەمترە وەکو پار مەسە ئیش نەکرا بەڵام لەگەڵ ئەو شار بەردەوام بوون گوندەکانی ژێمە فەرمانگەیەکمانەیە لە چمچماڵ فەرمانگەی چاکن و پاراستن بزانم ئەو گوندانە گوندی کچانەکەی سەردانێکی بکەن بەڵام باسی ئەو هەڵەتە باسی ناودەکەی کرد ئێمە زیاتر ڕێگای تاکو ناودێکەیان ڕز و باخەکانەکەین ناودێکان کۆڵانەکان بێ و ئایدی شارەوانیە ناودیەکان بەڵام و کۆ من بەڵێنێم کە ئین بوو بزان پەیوەندیەکەن دەستی شاموکەن و سەردانێکیەکەن بە تایبەتیەوەی بینی جافرانوین لەگەڵ جەماعەتی دەرخستەکەم دەستان خۆش بێت کاک محەممەد بەدەر لەوەی کە ئێوە خۆتان چێک بۆ ڕێگەوبانەکانەکەن بزانن کە تێک چوون یا خۆتنا ئەمە بزانم کە هاوڵاتیان ئایا هیچ پەیوەندی بە ئێوەکەن وەکەوەی کە ئێستا لەو راپۆرتایە بینیمان بۆ ئەوەی کە ئەگەر ڕێگاکانیان خراپ بوو بێت پێتان بڵێن وەرن چاکی بکەن یا بە چ شێوازێک پەیوەندی بە ئێوە بکەن دوو ڕێگە هەیە ئێمە ئەوی چاکنی ڕێگان ئێمە وتمان تیمی قیرتاومان هەیە ئەوە ڕێگا سەرچەکان لاوچەکان کە قیرەکەین لەگەڵ تێکەڵەیەکی بڵێن کە بودجێ زۆر بێ بەشی تەکنیکمانێ لەگەڵ بەشی گوندەکان تەکنیکەوەی مەسە بودجەکەی زیاترەوێ مۆسەفاتی هەندەسێ گوندەکان تا حدێ مەسە بودجەیەکی کەمە فەحس و شت ناکرێ بەڵام ئەوەی مەسەد ئیشی لادێکان ڕز و باخەکان ئەکرێتەوە ئێمە دوو ڕێگا هەیە بۆ میکانیزمی ئەوەی کە داواکاریەکانمان پێگافوو داواکاری یەکەمیان هاوڵاتیان لە ڕێگەی وحدە ئیداری خۆیان قەزاو ناحیەکانەوە داواکاری بەرزەکەنەوە وەکو عریزەیەکی خۆیان ئەچێ بۆ ناحێ لە ناحیەوە یە بۆ لای ئێمە تیمی دەرخستەکەمانەچێت دەرخستەیەکی بۆکەن و بودجێ بۆ دانین ئەگەر شتێکی بەسیت بێەوە لەسەر کەم بێ مۆسە بودجێ نەوێت بە ئامێرەکانی خۆمان چاکەکەین ئەگەر بودجەشی بێت بەرزیەکەینەوە بۆ گشتی ئەوەی تایبەتە بە گوندەکان لەبەرەوەی بودجەکەی کەمە هەر لە گشتی و محافەزەی نیەتەوە و ئەوەی تریشی کە مەسەد هەیە گوندەکان قیریانێت کیلۆمەتر 2 کیلۆمەتر بەرزیەکەنەوەیێت لایمە تیمی دەرخستەکەمان چدینە بۆکەن و ئێستا بۆ من ئەم ساڵێمە دە پرۆژەمان کردو بە گوژمەی ملیارێک و تقریبا 300,000 دینار ئەمە بڵین کە لە دەرخستەی پار بووە 2009 ئێستا ئەم ساڵیش کۆمرە دەرخستەمان کردووە لە 2020 ئیشەڵا حد الإمكان هیواین دەستەکانە خۆش بە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیارەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز محەممەد عومەر لە پرسایی بەشی میکانیک لا بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگەوبانی سلێمانی کابەشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان وەڵای عزیزانم ئێستاش پەیامنێرمان حەیدەر باشەیەکی ڕاستەوخۆ لاکفریۆ لەگەڵمانە حەیدەر سڵاو لێوێ و بەیانیت باش پێ دەمێ بزانم زانیارەکان لای تۆچین هەموو کاتێکت باش من لە کفریەوە دەمەوێت ئەمڕۆ بابەتەکەم تەرخانکەم لەسەر یاری کیبۆکس یاری بەرگری هوەری یان یاریەکە لەو یارانەی کە تاموتێژێکی زۆری هەیە بە تایبەت لای خۆیان بۆ پێی کە وەرزش تەنها یاری تۆپی پێ و بالە و باسکە و تۆپی سەر مێز نییە بەڵکو دنیایەکی فراوانە کاتێکەڵی وەرزش بەشێکی زۆری حەز و ئارەزۆکان من دەمەوێت ئاماژە بکوم کە کفری لە یاری کیبۆکسا خاوەن مێژوویەکی زۆر کۆرە ئەوەی دەیبینن ئەم یاریزانانەی کە لە ئێستادا گفتوگۆ بۆ کەناڵی گەلی کوردستان لەسەر ئاستی کوردستان و عێراقیش پلەکانی پێشەوەیان گردو و داگیریان کردو بە کوردەکەی من بۆ زیاتر قسەکردن دەمێ بسمەلای ئەو یاریزانانە کاک ئەنەس کاک عیماد جەنابتان ئەگەر فەرم بۆیرە ڕاستەخۆ لە کەناڵی گەلی کوردستان کاپتن محەممەد هەم ناوبژیوانی نێودەوڵەتی سەرەتا کاک ئەنەس دەمەوێت بێتێ ئێرە بکرێ کاک ئەنەس بێتێ ئێرە تۆ لەکەوە دەستت بە یاری کردو و باشترین ئەنجامت کەی بووە من لە 2016 دەست پێی کردووە ناو ئەنەس عیماد مەحموودە وەروە یاریزانی هۆڵی کوردستانم تا ئێستا 12 یاریمە ئەنجام داوە لە کۆتاییش 30 دەی 2020 بوو کە لە بتوڵەی عێراق پرۆفشناڵ کە لە ستایلی کەیوان ئەتوانین پلە یەکەم بەدەست بێنم لە خوار وەزنی پەنجاویەک کێن ئەوانن کە هاوکاری تۆ بوونەوە زۆر سپاسی حەسەن سەردار حەسەنەکەی بەڕێوەبەری وەرزش و لاوان کە توانی بە
شێوەی مادی یارمەتیمان بدات و هیوای سەرکەوتنیان بۆ خواست. بزانم ئەمیش هەم یاریزانێکە ئەم هاوڕێی ئەنەسی ئەتر لەسەر ئاسی بکرێ پێناسەی خۆت لەکەوە دەست بە یاری کردووە هەم ئەو ڕاهێنانە کێن کە هاوکاری ئێوە بوون. لە ساڵی 2017 دەستم بە یاری کردەوە ناوم ڕێباز ڕیازە لە هۆڵی کوردستان یاریەکەم تا ئێستا 7 یاریم ئەنجام داوە توانیمە لەسەر ئاستی گەرمیانە کوردستانیەکە بم کە بتوڵی پێش دوسێ ڕۆژ بەر ئێستا بتوڵی عراق پرۆفشنال بوو کە توانیم پلەی یەکەم بێنم زۆر سپاسی ماڵامادام کە هاوکاری و سپاسی مامۆسای خۆشەویستم و هەروەها سپاسی کاک حەسەن سەردا دەکەین کە بەڕێوەبەری وەرسولاوانی کفری کە توانی یارمەتی مادیمان بدا کە مەسروفی بتوڵی کردە ئەستوو زۆر من دەمەوێت هەر لەگەڵ برای بەڕێزم کاکیوا جەناب بێتی ئێرە بەڕێبەری دەتوانم بڵێم بە کوردیەکەی قەڵای پشتی وەرزشکاران کاکیوا جەنابتان هۆکاری چییە مەسەلەن توانیتانە هاوکاری ئەم وەرزشکاران پێتان وانی هەر کەسێ پرۆژەیەکی بێ هاوکاریە بن دیارە لە ڕاستیدا ئێمە وەکو بەرەبرایەتی لاوانی گەرمیان و ناوەندەکانی سەر بە بەرەبرایەتیمان کاری تایبەتی ئێمە ئەوەیە هاوکاری سەرجەم لاوان بکەین و وەکو خۆتان نەزانن لاوان حەز و ئارەزوویەکی زۆرە هەم لە بواری وەرزشی هەم لە بوارەکانی تردا ئەمڕۆ ئێمە بابەتەکەمان تایبەتە بە ئەم دوو گەنجە کە بەشداری بتوڵەیەکیان کردووە لە بەغدا لە عێراق وەتوانیانە پلەی یەکەم بەدەستبێرن لەو پاڵەوانێتیە ئێمە لێرەوە دەستخۆشییان لێکەین و دەستیانە گوشین سوپاسیان دەکەین کە وەکو ناوی وەکو گەنجێک لە شاری کفری و هاوکاری ماڵەوەیان و کاپتنەکەیان کاکیمات کە هاوکاریان بووە و بە شێوەیەکی جوان و پراکتیکی خزمەتیانی کردووە ئێمە لێرە بۆ خزمەت دانیشتوین و حەزەکەین خزمەتی سەرجەم گەنجان و لاوان بکەین لە سنوورەکە بەڵێ کاکیوا بمێنەوە کاک عیماد بێتە ئێرە جەنابەت هەم وەکو باوکی ئەنەس هەم وەکو هاوڕێکیش لەکەیەوە دەست بە یاری کردووە خۆت من ناوم عیماد محمودە خەڵکی شاری کفریم لە ساڵی 1995ەوە دەستم کرد بە یاری کۆنفۆ پاشان دەستمان کرد بە یاری کیک بۆکسینگ و مدەی 2 ساڵیش موایتایمان کرد بەڵام ئێستا هەر کیک بۆکسینگ یاریەکەین و ئەلەم پاڵەوانێتەیە من ڕاهێنەری هۆڵی کوردستانم لە شاری کفری 2 یاریزانمان بەشداری کرد لە پاڵەوانێتی پرۆفشناڵی عێراق لیسەلام 2 یاریزانێکیان ئەنەس عیماد کە کوڕ خۆمە لە کێشی خوار 50 کیلۆغرام بەشداری کرد پلەی یەکەمی بەدەستێنا و ڕێباز ڕیازەویش یاریزانی خۆمە 3 ساڵە لای من یاریەکە ئەویش پلەی یەکەمی بەدەستێنە لە کێشی 54 کیلۆغرام ئەم یاریە یعنی ئەگەر بێت و ڕاگەیاندنەکان و وەرزش و لاوان و یانەکان بایخی پێ بدەن ئەتوانم بڵێم لەسەر ئاستی ینی عێراق و ئاسیا و عەرەب و ینی عالەمیش ئەتوانن ینی یاریزانانی کورد نەتیجەیان هەبێ وەکو الحەمدولله نەتیجەیان هەیە ئەیسە لە کوردستاندا من زۆر سوپاسی بەڕێوەبەری وەرزش و لاوانی کفری کاک حەسەن سەردارەکەم کە هاوکاری مادی گردە ئەستۆی خۆی مەسروفی ئەم پاڵەوانێتی گردە ئەستۆی خۆی کە بەشداری بتوڵی عێراقمان کرد بۆ پرۆفشنال و سوپاسی کاکیوا ئەکەم بەڕێوەبەری وەرزش و لاوانی گەرمیان کە ئەویش هیچ درێغی نەکردووە لە هاوکاریکردنمان و سوپاسی قایمقامی پێشووی کفری ئەکەین کە هاوکاری مادی و معنەویمانی کردووە من دەستوەشیم هەیە بۆتان و دەستوەشیشەکەم لە کەناڵە بەڕێزەکەتان کە بایخ ئەدا بە ئەم جۆرە یاریانە یاری فنون قیتالی کە جمهورێکی زۆری هەیە لە کوردستان و لە هەموو عالەمیشدا هیوادارم کەناڵەکانی تریش کاتێک تەرخان بکەن بۆ ینی پەشکردن و چاوپێکەوتن لەگەڵ ئەو یاریزانانەی کە ئەنجامیان هەیە لەگەڵ ئەو هۆڵانەی کە یاریزانیان هەیە هیوای سەرکەوتن بۆ هەمووتان دەخوازم دیارە ناوەند وەرزش و لاوانی کفری کە یەکێکە لە ناوەندە چالاکەکان کە سەر بەڕێوەبەرایەتی لاوانی گەرمیانە کە ڕۆڵی گەورەی هەبووە لە خزمەتکردنی گەنجان و لاوان و تەواوی یاریەکان هیوای سەرکەوتنی بەردەوام بۆ ئەنەس عیماد و ڕێباز هاشم و کاک عیماد و کاپتن مەحموود دەخوازین و سوپاسی ناوەندی وەرزش و لاوانی کفریش ئەکەن لەگەڵ گەرمیان بەڕێوەبەرایەتی لاوانی گەرمیان کە هەمیشە قەڵای گەورەی پشتی وەرزشکاران و تەواوی گەنجان و لاوان بۆ دەگەڕێمە ستۆدیۆی کەناڵی گەلی کوردستان
بەڵێ سوپاس بۆ پامێرمان حیدەر کابەشێکی ڕاستەوخۆ لا فرێۆ لەگەڵمان بوو سوپاس بۆ میوانەکانیشی کا بۆ مایکی گەلی کوردستان دوان بەڵێ ئازانم هەروەکوتمان لا تەوەری دووەماندا باس لە وەرگرتنی خوێندکاران ئەکەین لە ئەم ساڵی خوێندن بۆ زانکۆ پەیمانگاکان بزانین کە ئەم ساڵ بە بەراورد بە ساڵەکانی تر چەند خوێندکار لە زانکۆ پەیمانگاکان وەرگیراون و ئەوانەی ناویان نەهاتۆتەوە پێویستە چی بکەن لە ئێستادا و ئەوانەشی کە بە پارالێل چوونەتە پەیمانگا و زانکۆکان ئەبێت چی بکەن و باس لەوەکەن کێشە و گیر و گرفتی ئەم ساڵی خوێندن چی ئەبێت ئایا تا چەند ئامادەکاریان کردو بۆ ئەم ساڵ و دەستپێکردنەوەی داوامی خوێندن هەر بۆ مەستەش ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە بەڕێز عەباس ئەکرەم وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵمانە کاک عەباس سڵاو لەبێ و بەیانیت باش بێ ئەمێ بزانم کە ئەم ساڵ وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ پەیمانگاکان بە بەراورد بە ساڵی داهاتوو چییە؟ بەڵێ زۆر سپاس بەیانیتان باش بەیانی تەواوی بینەرانی گەلی کوردستان باش بێتن وەک باستان کرد دوێنێ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ئەنجامی وەرگرتنی دەرچوانی دوانزەی ئامادەیی بۆ زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستان ڕاگەیاند سەرەتا دەمێت ئاماژە بۆ بکەم وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەگەڵ با بڵین بابەتی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا لە هەرێمی کوردستان و لێکەوتەکانی لەسەر پرۆسەی خوێندن و تەواوی کایەکانی تری ژیان خوێندنی باڵاش بێبەری نەبوو کە کاریگەری خۆی خستە سەر پرۆسەکە لە هەمان کاتیشدا ئەم ساڵ بە جیاواز ساڵانی ڕابردوو هەم تاقیکردنەوەکانی قۆناغی دوانزەی ئامادەی دواکەوتن هەمیش ئەنجامەکان گەیشتن بە وەزارەت کاتێکی زیاتری پێویست و بۆیە پرۆسەکە لەم ساڵدا تۆزێک دواکەوتنی پێوە دیارە کە هۆکارەکەشی بابەتی کۆڕۆنا و بڵاوبوونەوەی پەتاکە بوو لە خاڵی دووەمدا ئەوەی کە دەمێت ئاماژەی بۆ بکەم ئەوەیە دوای ئەوەی کە ئەنجامەکان بە شێوەیەکی فەرمی گەیشتە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی وەزارەت لە ڕێی فەرمانگەی تایبەتمەند لەناو وەزارەت کاری کرد لەسەر ئەنجامەکان بۆی بە زووترین کات بتوانرێت ئەنجامەکانی قۆناغی دوانزەی ئامادەی بۆ وەرگرتنیان لە زانکۆ پەیمانگاکان ڕابگەێنرێ ئەوە بوو ئێمە دەتوانم بڵێم لە ماوەیەکی کەمدا توانرا کە لە ئێمە لە دەیدەوە زانکۆلاین بە شێوەیەکی گشتی کارا کرا بۆ دەرچوان توانرا دوێنێ ئەنجامەکان ڕابگەێنرێتن بەپێی ئەنجامەکانی کە ڕاگەێنراوە بریتێ لەوەی کە ئەم ساڵەکە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ یەکەم جارە لە مێژووی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان زۆرترین ڕێژەی پلانی وەرگرتن تەرخان بکە کورسی زۆرترین ڕێژەی پلانی کورسی تەرخان بکە بۆ دەرچوانی دوانزەی ئامادەیی کە ڕێژەکەی بریتێ لە 56,804 کورسی کە بۆ یەکەم جارە ئەم ژمارە زۆرەی کورسی بۆ دەرچوانی دوانزەی ئامادەیی تەرخان دەکرێت دەتوانم بڵێم دوای چەندین جار کۆبوونەوە سەرەتا زانکۆکان پلانێکیان نار بە وەزارەت دواتر بە خۆشحاڵیەوە ئەم پلانە بەشێکی زیاد کرا دواتر لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت بەشێک لە پلانی بەشە پزیشکەکان زیاد کرا بۆ گەیشتە ئەم ڕێژەیە کە ئێستا هەیە ئەم ڕێژە پلانە زۆرەش بەڕاستی دەتوانم بڵێم هەوڵی جدی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دکتۆر ئارام محەممەد قادر بوو بۆ ئەوەی کە بتوانرێ هیچ کەسێک مافی نەفەوتێ و هەموو دەرچوان بە پێی تایبەتمەندی و بە پێی کۆنمرەکانیان لە بەش و کۆلێژەکان لە خوێندنی گشتی پارالێل ئێواران جێگەیان بۆ بکرێتەوە ئەوە بۆ ڕێژەکە گەیشتە ئەم ڕێژەی کە ئێستا هەیە و ئەم ڕێژەیە کە ڕاگەیەندرا بۆ پلانی زانکۆ و پەیمانکان دەتوانم بڵێم وای کرد کە ئێمە ئەو ژمارە زۆرەی کە دەرچووی دوانزەی ئامادەیمان هەبوو کاتێک داواکاری پێشکەش دەکەن زۆرتری مافیان بۆ دەستەبەر بکرێن بۆی من لێرە پێویستی زانم چەند ئامارێک بخەمە ڕوو بەرچاوی ڕوونی زیاتری هەم دەرچوان و هەم بینەرانیش بۆ ئەوەی بەرچاویان ڕوو بێت کە ئەم پرۆسەیە چۆن ئەنجام درراوە ئێمە وەک وتمان 56,804 کورسیمان ڕاگەیان بۆ دەرچوانی دوانزەی ئامادەیی بۆ ئەوەی داواکاری پێشکەش بکەن لەو ژمارەیەدا 54,296 داواکاری پێشکەش کرا واتە تەواوی کورسەکان داواکاری بۆ پێشکەش نەکرا بەشێکی زۆری ماوەتەوە لە پێشکەشکارانی ساڵانی ڕابردووشمان هەبوو کە وەرنەگیرابوون ئەوانیش مافیان هەبوو داواکاری پێشکەش بکەن 5302 پێشکەشکاری ساڵی ڕابردووش داواکاریان پێشکەش کرد بۆ ئەوەی کە مافی وەرگرتنیان هەبی لە زانکۆ پەیمانگاکان بەم پێەیە 47,178 دەرچووی دوانزەی ئامادەیی کە دەکاتە ڕێژەی 187 وەرگرتن ناویان لە زانکۆ پەیمانگاکان گەڕایەوە لە هەرێمی کوردستان بەڵام 113 کە ڕێژەکەیان بریتێ لە 7,118 دەرچووی دوانزەی ئامادەیی کە داواکاریان پێشکەش کردو و ناویان نەگەڕاوەتەوە وەرنەگیراون هۆکاری وەرنەگرتنی ئەم دەرچوانە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەم لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلایندا
هەڵەیان کردووە هەمیش لە کاتی دەستنیشانکردنی ئەو 50 شوێنەی کە لەگەڵ نمرەکانیان دەگونجێت تەنها شوێنە بەرزەکانیان نووسیوە یان ئەو شوێنانەی کە داواکاریان لێ پێشەش کردووە هاوتانیە لەگەڵ کۆنمرەکانیان بۆیە 1970 دەرچوو ناویان نەگەڕاوەتەوە کە 1970 پلانی وەرگرتنە کە وتمان 1970 ناوی گەڕاوەتەوە بڵێ بەڵێ کاک عباس باست لەوە کرد کە زیاتر لە 7000 خوێندکار لە ئێستادا ناویان نەهاتەوە ساڵانەش ئەمە ڕوو ئەدات ئەمێ بزانم کە ئەم خوێندکارانە پێویستە لە ئێستادا چی بکەن بۆ ئەوەی کە بتوانن داهاتویان دیاری بکەن بڵێ بڵێ زۆر ڕاستە پرسیارەکە زۆر لە جێی خۆیتی بۆ ئەو خوێندکار و قوتابیانەی کە دەرچووی دوانزەی ئامادەین کە ژمارەکان باسم کرد 7180 ناویان نەگەڕاوەتەوە ئەمە لە قۆناغی یەکەم ناویان نەگەڕاوەتەوە لە قۆناغی دوم ناویان دەگەڕێتەوە لە قۆناغی دوم کەی دەست پێ دەکە هەموو ئەوانەی کە ناویان نەگەڕاوەتەوە لە ڕۆژی سێشەممەوە ئەم سێشەممەیە کە دەکاتە بەیانی دەتوانن لە ڕێگەی وێبسایتی ڕێگەی زانکۆ.com بە هەمان یوزەرنیم و پاسوەرد بستە ناو سیستەمەکەوە جارێکی تر داواکاری پێشە بکەن بۆ ئەو بەشانەی کە ماونتەوە من دەمێت سەرنجت بۆ ئەو ڕاکێشم جگە لەوەی 7180 خوێنکار ناوی نەگەڕاوەتەوە بەڵام ئێمە 8190 کورسی بەتاڵمان مایە واتە ئەم ژمارەی کە ناویان نەگەڕاوەتەوە دەتوانن داواکاری بۆ ئەم کورسیە بەتاڵانە پێشکەش بکەن کە ژمارەی 8190 کورسیە بەم پێە ژمارەی کورسیە بەتاڵەکان زیاترە لە ژمارەی ئەوانەی کە ناویان نەگەڕاوەتەوە بۆیە ئەگەر بێت و ڕێژەی وەرگرتن ئەو کاتە حیساب بکەین کە قۆناغی دووەمی ئەوانەی کە ناویان نەگەڕاوەتەوە داواکاری پێشکەش دەکەن ڕێژەی وەرگرتن دەبێتە 100 واتە 100 دەرچوانی دوانزەی ئامادەیی لە زانکۆ و پەیمانگەکان لە هەرێمی کوردستان وەردەگیرێت چونکە ئێمە وەگوتمان 7180 کەس ناوی نەگەڕاوەتەوە بەڵام ئێمە 8190 کورسیمان بەتاڵی ماوەتەوە ئێمە لە بەیانی و ڕێیان پێدەین کە داواکاری پێشەشکەن بۆ کورسیە بەتاڵەکان بۆ ئەوەی ناویان لە زانکۆ و پەیمانگەکان بە پێی کۆنمرەکانیان بگەڕێتەوە بە وەرگرتنی ئەم ژمارەیە ڕێژەی وەرگرتن دەبێتە 100 و لە هەمان کاتیشدا ئەمە وا دەکات کەوا بتوانین بڵێن زۆرترین پلانی وەرگرتنمان هەیە و لێرە دەمێت بابەتێشتر هەیە کە زۆر گرنگە ئاماژەی بۆ بکەم ئەوەیە زۆر جار بازە سەر ئەوە دەکرێت کە ئایا خوێندن پرۆسەی خوێندنی گشتی بە خۆڕایی ڕێژەکەی کەمترە لە خوێندنی پارالێل و ئێواران لەم وەرگرتنەی کە ئێستا ئێمە ڕامانگەیاندووە لە زانکۆلاین 165 ئەوانەی کە وەرگیراون لە زانکۆ پەیمانگەکان لە خوێندنی گشتی واتە بە خۆڕایی وەرگیراون زۆر باشە 170 ئەوانەی کە وەرگیراون لە پارالێل وەرگیراون 180 ئەوانەی وەرگیراون لە ئێوارانە کە ئەمانەش خۆیان داواکاریان بۆ ئێواران و پارالێل پێشکەش کردووە نەک ئەوەی کە بە زۆر چوبن بۆیە زۆرترینی ڕێژەی وەرگیراوان بریتین لەوانەی کە لە خوێندنی گشتی واتە خوێندنی بە خۆڕایی وەرگیراون ئەمێت باس لۆ بکەین بەڕێستان باست لە خوێندنی پارالێل کرد بڕیارێک هاتووە کە ئەوانەی کە بە پارالێل وەرگیراون لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان بۆیان نییە بەشەکانیان بگۆڕن یاخود ئیعتراز بگرن ئەمە تا چەند ڕاستە بەڵێ سەرەتا من دەمێت باسی بابەتێکی بە هەمان شێوە هەم بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابیشت هەمیش بۆ بەرچاوڕوونی خوێنکاران و دەرچوانی دوانزەی ئامادەی ئەوانەی کە ئەم ساڵ وەرگیراون ئەم ساڵ وەزارەتی خوێنی باڵا لە دەستپێشخەریەکدا بۆ دووەم ساڵ بە جهودی تایبەتی وەزیری خوێنی باڵا جارێکتر کڕی خوێندنی پارالێل و ئێواران لە هەرێمی کوردستان دابەزێنرا یاخود دەتوانم بڵێم کەم کرایەوە بە ڕێژەی 145 واتە ڕێژەیەکی ئەلزگار زۆر نزیکەی لە 150 کڕی خوێندن کەم کراوە کە ئەمە هانی ئەو خوێنکار و قوتابیانە دەدات کە باری داراییان خراپە یاخود بژێوی ژیانیان خراپە ئەگەر بێت و لە پارالێل یاخود لە ئێوارانیش کە ناویان گەڕاوەتەوە بتوانن درێژە بخوێندن ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم سەبارەت بە دابەزاندن یان گواستنەوە لە خوێنی پارالێل بەڕاستی بەپێی ئەم ڕێنمایانەی مەرج و ڕێنمایەکانی وەرگرتن لە زانکۆ پەیمانگە حکومەکان کە وەزارەتی خوێنی باڵا و توێژنەوەی زانستی ساڵانە ئامادەی دەکات و بڵاوی دەکاتەوە ئەم ساڵیش لەگەڵ بڵاوکردنەوەی مەرج و ڕێنمایەکان لە پێش دەستپێکردنی پرۆسەی وەرگرتن ئێمە بۆ سەرجەم خوێنکارانمان ڕوون کردەوە لە هەرێمی کوردستان کە مەرج و ڕێنمایەکان بەم شێوەیان دابەزین بەم شێوەیە دەکرێت گواستنەوە لەم بەشانە دەکرێت لەم بەشانە ناکرێت گواستنەوە کاتێک بۆ نمونە کە باز دەکرێت لە پارالێل کە ناکرێتن لە بەشێک بۆ بەشێک هۆکارەکەی ئەوەیە کە هەر زانکۆیەک بەپێی پلانی خۆی هەیە بۆ پڕکردنەوەی بەشەکان کاتێک کە کەسێک یاخود دەرچوویەک قوتابیە خوێنکارێک لە کۆلێژێک دەیە بڕات بۆ کۆلێژێکی تر یان لە زانکۆیەک بۆ زانکۆیەکی تر پلانی ئەم زانکۆیە لەگەڵ خۆی دەباتن بۆیە هۆکارەکەی ئەمە خاڵە چەند خاڵی دووەمیش بابەتی گواستنەوە یاخود بابەتی دابەزاندن بابەتێکە کە ساڵانە بەپێی مەرج و ڕێنمایی ڕێک دەخرێتن
واتە بەپێی مەرج و ڕێنمایەکانی کە لە هاتووە لە وەزارەتەوە کاری لەسەر دەکرێت و دەتوانن خوێندکاران داواکاری پێشکەش بکەن بۆ ئەوەی ئەگەر بێت و گواستنەوە بکەن بەڵام بۆ بابەتی پارەلێن بابەتی ئێواران ئەمانە بە ئارەزومەندانە بەپێی داواکاری خۆیان بووە بۆیە دەبێت لە شوێنەکانی خۆیان بمێننەوە. بەڵێ کاک ئەباس بەدەر لە سیستەمی پارالێل ئەو خوێندکارانی ئەیانوێت بەشەکانیان بگۆڕن یاخود بەشێکیان بۆ هاتۆ بە دڵیان نییە ئەمان ئەتوان ئاعتراز بگرن و زۆرێک لە خوێندکاران باس لەواکەن کە ئاعترازگرتن بڵێن کارێکە ئایندەی نییە بۆ خوێندکاران ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ من بەڕاستی پێچەوانەی ئەم بۆچوونیانە باست کرد من دەمێت ئەوە ڕوون بکەمەوە لە وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی هەم پرۆسی زانکۆڵانی وەرگرتنی دەرچوانی دوانزەی ئامادەی کە دەتوانن بڵێم یەکێکە لە دادپەروەریترین سیستەمەکانی وەرگرتن لە دنیا کە فرت و فێڵ و هیچ دەستکارێکی لە ناکرێت و شەفافترین پرۆسەیە کە تا ئێستا کەش بەردەوامی هەیە لەم پرۆسەیەدا ئەمە خاڵێکم خاڵی دومیش بابەتی ئەوەی کە بۆ نمونە دەرچوانی دوانزەی ئامادەی کە بۆ ناویان نەگەڕاوەوە یاخود داوای دابەزین دەکەن یاخود سکاڵا بکەن من لێرە دڵنیایی دەدەمە دەرچوان ئەوانەی کە ناویان نەگەڕاوەتەوە ئەوانەی کە سکاڵایان هەیە متمانەی تەواویان بە ناوەندی وەرگرتن و بە وەزارەتی خوێنی باڵا هەبێت کە دەتوانن داواکاریەکانیان لە ڕێگەی ئۆنلاین پێشکەش بکەن ئێمە ئەوانەی کە ناویان گەڕاوەتەوە و سکاڵیان لەو شوێنانە هەیە دەتوانن لە ئیستاوە لە دوێنێەوە کە دەتوانن داواکاری پێشکەش بکەن بۆ ئەو شوێنانەی کە ناویان گەڕاوەتەوە سکاڵای خۆیان تۆمار بکەن کە ناویان لێ گەڕاوەتەوە بەڵام سکاڵیان هەیە ئەمە خاڵێکم ئەوانەی کە ناویان نەگەڕاوەتەوە لە بەیانیەوە دەتوانن بە هەمان شێوە داواکاری پێشکەش بکەن بۆ ئەو کورسیە بەتەڵانەی کە ماوەتەوە بۆی ناویان بگەڕێتەوە ساڵانی ڕابردوو ئەگەر بچینەوە لاپەڕەکانی ئەرشیفی ڕاگەندراوەکانی وەزارەت سیر بکەین دەبینین لە ئەنجامی سکاڵا چەند هەزار خوێنکار و قوتابی لە زانکۆپی ماگاکان وەردەگیرن چەند خوێنکار و قوتابی سوودمەند دەبن لە ئەنجامی سکاڵاکانی و سکاڵەکانیان بۆ دەگەڕێتەوە بۆیە ڕەنگە بۆ زۆر بابەتی تر ئەزمونێکی باش نەبوو بێت سکاڵا یاخود ئەنجامینەوە بێ بەڵام من ئەوەی کە دەمێت ئاماژەی بۆ بکەم لە پرۆسی وەرگرتندا سکاڵا متمانەترین پرۆسەیە بۆ خوێنکار بۆ ئەوی بتوانێت کە سکاڵای خۆی تۆمار بکە و بە دڵنیاییەوە کار لەسەر تەواوی سکاڵاکان دەکرێت بەڵام بەپێی مەرج و ڕێنماییەکان بەپێی کۆنمرەی خوێنکار بەپێی ئەو بەشانەی کە داواکاری لێی پێشکەش کردووە. بەڵێ کاک ئەباز ئەمێ بزانم کە وەکو دوامین پرسیارم ئامادەکاریەکانی ئێوە چییە بۆ ئەم ساڵی خوێندن کە ئەگەر هات و دەستی پێکردەوە؟ بەڵێ بەر لەوەی بێمە سەر ئامادەکاریەکان من دەمێت ئاماژە بابەتێکی گرنگ بکەم کە ئەویش ئەوەیە کە ئەم ساڵەکە وەک باسم کرد وەزارەتی خوێنی باڵا کە 49496 خوێنکاری لە زانکۆپی ماگاکان وەرگرتووە کە کۆی گشتی وەرگیراوانن لەگەڵ ئەوەشدا ئێمە بەشێکتر لە وەرگیراوانمان هەیە کە بریتین لە وەرگیراوانی سیستەمی پۆلیتەکنیک ئەوانەی کە لە زانکۆ پۆلیتەکنیکانن دەستنە سیستەمی پۆلیتەکنیک دەخوێنن کە ژمارەیان 482 فۆرم پڕکراوەوە ئەمانەش وەردەگیرێن هەروەها خوێنکارانی خوێننگا کوردیەکانی ناوچە کوردستانەکانی دەروی ئیدارەی هەرێمی کوردستانیش واتە کەرکووک و ناوچەکانی تر کە لە خەریجی مەکتەبە کوردیەکانن دەتوانن لە ئێستادا پرۆسەی دابشکردنی فۆرم دەستی پێکردووە و فۆرمیا وەرگرتووە نزیکەی 1000 فۆرم دابش کراوە بە هەمان مەرج و پێوەر و ڕێنمایەکانی هەرێمی کوردستان لە زانکۆکان وەردەگیرێن و هەروەها خوێندنگا نێودوڵەتیەکان کە ئەوانیش 100 فۆرمیان وەرگرتووە هەروەها یەکەمی پەیمانگەکان کە 70 دەرچوون مافی پێشەشکردنیان هەیە دەرچوانی ئامادەی پیشەکان کە ژمارەیان 1637 دەرچووە بە هەمان شێوە ئەمانەش هاوشێوەی ئەم ژمارانەی کە باسم کرد لە زانکۆ و لە پەیمانگاکان لە هەرێمی کوردستاندا وەردەگیرێن و مافی پێشەشکردنیان دەبێت بە وەرگرتنی ئەم ژمارە دەتوانم بڵێم پلانی وەرگرتنی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ زیاتر لە 50000 دەرچوو بەرز دەبێتەوە ئەمەش کەوا دەکات زۆرترین ڕێژەی کورسیە کە تا ئێستا بۆ دەرچوانی دوانزەی ئامادەی تەرخان کرابێ سەبارەت بە پرسیارەکەی جەنابیشی تایبەت بە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی ئەگەر ئاماژەی بۆ بکەین لە ناو هەلومەرجی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا و قەیرانی دارایی لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی وەک باسمان کرد بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە شێوەی سیستەمی ئاوێتە بەردەوامی هەیە لە کۆبوونەوەی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆناش کە دوێنێ بەڕێوە چوو سیستەمی ئاوێتە بۆ بەشە زانستیەکان بە شێوەیەکی سەرەکی بەردەوامی دەبێتن و جێبەجێ دەکرێتن بۆ بەشە مرۆڤایەتیەکانیش ئەوانەی کە
پێویستیان بە ناو کەمپەس نابێتن ئەوە لە دەرەوەی کەمپەس بە سیستەمی ئاوێتەوە خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین بەردەوام دەبێت بۆ ئەو بابەتانەشی کە پێویست بکە ناو کەمپەس بێتن بەشی ئەکادیمی بەش هەروە زانکۆ و کۆلێژ بڕیار دەدەن و سیستەمی ئاوێتە بەردەوامی دەبێتن و پرۆسەی خوێندن تا ئێستا پێی ئەو ئامار و راپۆرتانەی کەەوە دەست ئێمە دەگاتن لەلایەن زانکۆکانەوە بە شێوەیەکی باش بەخۆ بینیوە پرۆسەکە بەردەوامی هەیە لە زانکۆکان پێشوازی دەکرێت من ئەوەی کە دەمێت گرنگە ئاماژەوەکەم یەک خاڵی ترە ئەوەیە کە داوا لە خوێندکاران دەکەین لە تەواوی زانکۆکانی هەرێمی کوردستان لە کاتی چوونیان بۆ زانکۆ لە ناو کەمپەس ئەو بەشە خوێندنەی کە لە ناو کەمپەسە داوانێ دەکەین ڕێنمایە تەندروستەکان بپارێزن ڕێکارە خۆپارێزیەکان بەکار بهێنن دوور بن لە یەکتر بۆ ئەوەی پەتای کۆڕۆنا ناوەندەکانی خوێندن بەڵاو نەبێتەوە و دوور بێت و هەموو لایەکیش سەلامەت بن. بەڵێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ بەڕێز عەباس ئەکرەم وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا کا بەشێکی ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆکانمان لا هەولێرەوە لەگەڵمانەوە بەڵێ ئەزانم تەواوی وەرگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامران.